ناداد هەروەری ناچێ لە یادم ئەودەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام بێکارەکەم من لە ژێری حکمی ناداد هەروەری و بەشبڕان وا دەیڵێمەوە دەنگ هەڵبڕن بەرنەوە شەقامەمان بەشمێنەتی نابێ ئەمەد زیمان پڕکار بە ڕەنگ کێشان بۆ شکۆی چەلادەکان ئەی هەوڕیانی ڕەنگی دەران بێنەوە مەیدانی خوێنخان ئێمە هەموو بۆ یەکتری دەبینە هێز و پشتیوان دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان
تعتیلی بازار ڕۆژی شەمە ئەوە شاری شنۆ ئەوە شاری شنۆ دوبارە بیدەرانی ئازیز بەرنامەی ڕاستەوخۆ تایبەت بە مانگرتنی گشتی ڕۆژی شەمە 9 مانگی ڕەزبەر کە زۆر سەرکەوتوانێکی کوردستان بەڕێوان بێت لە خزمەتان دای. پێشەوەی کە ئێمە ئەم راپۆرتانی کە تا ئێستا بەدەستمان گەشتووە یا ئەم ڤیدیوانەی کە بەدەستمان گەشتوێ هەر ئێستاکە کاک جەعفەر ئەمینزادە لە ڕێگای ئیسکایپەوە لەگەڵمانە. کاک جەعفەر ئەم کاتت باش، زۆر سپاس بەوەی کە بەشداریت لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەودا کرد. سڵاو بۆ ئێوە بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە و زۆر سپاس. کاک جەعفەریان خۆتان ئاگاداری هەموو ئەو راپۆرت و ئەم هەواڵانەی کە ئەمڕۆ لە کوردستان بەدەستمان گەیشت سەبارەت بەم مانگرتنە ئەم بانگەوازەی کە داتان وە زۆر سەرکەوتوانە بەڕێوە چوو. خۆشتان ئاگادارن کوردستان بە تەنیا نەبوو لەم خەبات و بەرخۆدانە مەزنەدا، زۆر یەک لە شارەکانی ئێران هاوپشتی خۆیان دەربڕی و بەم مانگرتنەوە پەیوەست بوون. زۆرێک لە زانکۆکان لە سەراسەری ئێران هاوسەوزی خۆیان سەبارەت بەم مانگرتنە بە خەڵکی کوردستان دەربڕیوە. پێم خۆشە بزانم لێدوانی ئێوە چییە؟ پەیامتان چییە بۆ خەڵکی کوردستان؟ من پێم وایە وەڵام پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و باقی شارەکانی غیری کوردستانیش پێم بۆ ئەم مانگرتنەکە بەشێک لە شارە فارسەکانیش یعنی غیرە کوردەکان و ئازەریەکانیشی کردوێتەوە. ئەمە من پێم وایە قیامەشی هیچ خەڵکی ئێران و کوردستانە قیامێکە بۆ داماڵینی تەواوی هێزەکانی جمهوری ئیسلامی لەسەر تاسەری ئێران. من پێم وایە لە تووری 43 ساڵی ڕابردووە خەڵکی ئێران ئاوا یەکدەنگ بە ئام نەهاتوونێتە سەر شەقامەکان، مانیان نەگرتووە. وەختێ ئەمڕۆ و دوێنێ و پێرێ مانگرتن لەلایەن هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵاتەوە کۆمەڵە و هێزەکانی دیکەش درا، من پێم وایە ئەمە پێشوو هەر منتەقەی کوردستانی ڕۆژهەڵاتی بردەوە، بەڵام ئەبینی زاهیدان کە لەو پەڕیەری بەرعەکسیە بە ئێمە لە غەربین ئەو لە شەرقا ئەوێ شارێک کە مەرکەزی وستانی سیستان و گورستانە دەگرێتەوە، وەبڕێ لە شارۆچکەکانی دیکەی ئێران دەگرێتەوە و دانشگاکان سەدان دانشگای ئێران ئەگرێتەوە. ئەمە شتێکە کە
لە ئەوزاو ئەحواڵێکا کە ئەو وەسعێتە پێشاتوە کە خەڵکی ئێران عەلا ڕەقمی زبوری ئیسلامی ئەو هەموو تەفرەقە ئەفکەنەی لەبەری خەڵکەکانی ئێراندا تا ئێستا هەرە پێداوە ئەمە تازە ناگرێ و من پێم وایە ئازەری کورد بلوز تورک فارس هەمووی بە هەر مەسەبێکۆکایانە نا اختلافاتی مەسەبی توانین بەر بە قیامەی خەڵک بگرێت نا شتی دیکە زبوری ئیسلامی ئەوانە و من پێم وایە جوابێکی گەورە بوو ئەمڕۆ کە لەلایەن بە تایبەت شارەکانی کوردستانەوە درا بە زبوری ئیسلامی و باقی خەڵکەکانی ئێران و دوای ئەوەش دەبینین کە لە شارەکانی کوردستان هەم خەڵک جیاوازی ئەوەی کە بانگرتنیان ڕاگەیاندووە لە هەموو شۆنی کار مەدرسە دانیشگا و ئەوانە هاتوونەتە سەر شەقامەکانیش بەڵام جمهوری ئیسلامی بۆ ئەوە ئەگەڕێ بەهانەیەشی کە بدۆزێتەوە بۆ ئەوەی کە خەڵک قەت بۆ عام بکە و مەسەلە دەبینین ئێستا ئەم ئێوارە بیستومانە کە لە مەلیوان تەقەی کردووە لە خەڵک لەبرە شاری دیکە تەقیان کردووە لە خەڵک لە کوردستان و ئەوانە ئەوێ ئەم شتە ناوعێک وەک پێشوو کە هەر شتێک بۆی پێشەهات بۆی سەرکردناکرای کرد بە ئەمنیەتی و بە ناوی تەزیە تەڵەبی و مەجموعەی ئەوانە ئەمەی ئەکرد بەڵام ئەم جارە بۆی ناگرێت چونکی خەڵکی کورد پشتیوانێکی دیکەیە ئەویش باقی خەڵکەکانی ئێرانن من پێم وایە ئێمە ئەبێ لە بۆ خۆمان وەک هێزەکانی ڕۆژهەڵات وەک کۆمەڵە ئەوە بزانین کە زیاتر داوای هاوکاری بکەین لە دەرەوەی وڵات لە هەموو جێیەک کۆمەک پیاکەین بۆ ئەوەی جمهوری ئیسلامی لەوە زیاتر نەتوانێت قەتڵ و عام بکە لە ناو شارەکانی کوردستان و ئێران و هەر ئەمڕۆژ لە ئەکسەری پایتەختەکانی ئوروپا و شارە گەورەکانی ئوروپا ئەبینی کە تەزاهراتایەکی گەورە بە پشتیوانی لە خەڵکی ئێران کە ئێستا لە مەیدانەکانەوە پشتیوانی لەوەی کە مەقەرهای ئەحزابی ئۆپۆزیسیۆن بۆ دمانکردن بۆ پشتیوانی لەوەش هاتوون لەسەر شەقامەکانی ئەکسەری پایتەختەکانی ئوروپا و ئەمریکا و شارەکانی دیکار و ئەوانە کە ئەمە من پێم وایە نیشاندەری ئەوەیە کە خەڵکی ئێران زۆر سوورەتە پێشێ بۆیە هەموو کشوەرە ئوروپایەکانیش هاتوونەتە سەر خەت و تەزاواتەکان هەر مختص بە ئێرانیەکان نییە یعنی بە کورد و فارسوانە مختص بە خەڵکی ئوروپاشە کە ئەبینین جمهوری ئیسلامی لەم چەند ڕۆژەی ڕابردووە جینایەتایەکی کردووە جیاوازی تۆمبارانی مەقەڕاتی ئۆپۆزیسیۆنی کورد لە ناو شەقامەکانی ئێرانە کوردستانە دەست ناپارێزێ داوای کردووە لە ئەوانەی حتا بانشەست بەسیجین ئەرتەشین بێنەوە بۆ خزمەت لەبەرەوە نیە نیرۆکانی کەفایەت داکە ئەگەر خەڵک زیاتر بێتە سەر شەقامەکان من پێم وایە هێزی زەخیرەش کافی نابێ بۆ ئەوە چونکی خەڵکی ئێران 85 ملیۆنە ئەو زۆریشی بوو ببێت 2 ملیۆن ئەوە 500,000 کەی بۆ هات من پێم وایە خەڵکی ئێرانە بێ یەک گرتوانە لە لەم هەفتەی ڕابردوو چاتر و بێنە سەر شەقامەکان و نیشانی بدەن کە ئەو دەرەقەتی هێزی لە بندەهاتووی خەڵکی ئێران نایە من وەک ئینسانێکە ساڵهایە مبارزاکەم منش وەگەڵ خەڵکە بەشدار بووم ئیتر بە شێوەی خۆی لە دەرەوەی وڵات لە دەرەوەی مەرزەکانی ئێران و ئەوانە پێم وایە خەڵکی ئێران ئەوەندە ئازان کە من پێم وایە تازە جمهوری ئیسلامی دەرەقەتی خەڵکی ئێران بێ بە هەموو ملیەتەکانیەوە و تازە جمهوری ئیسلامی بڵۆڕەی کەوتۆتە بێژی و دەستیش ناپارێزێ بەڵام ئێمە بێ بە وریانەوە بەرپەرچی هەموو شتەکانی جمهوری ئیسلامی ببین و من پیرۆزبایی ئەم ڕۆژەکەم بەتایبەت خەڵکی ئێران و بەتایبەت خەڵکی کوردستان بەڵێ کاک جەعفەر هەرچەند کە لە زۆربەی شارەکان بڵین بەگشتی لە شارەکانی کوردستان دوای مانگرتن هەموو ئێوارەکەی هاتوونەتە سەر شەقام خۆپیشاندانیان کردووە و زانیاری زیاتر ئەگەر لەسەر سەقز بە تایبەت دەگەر هەتا بۆ ئێمە بینەران من ئەوەندەی بیستوو بە تازەگی دوای لە سەقزی تیرەندازیان کردووە لە من دەنگی کاک جەعفەرم کاک جەعفەر دەنگی منت هەیە؟
هاوڕانی ئۆتاق فەرمان من دەنگی کاک جەعفەر نابی بەداخەوە من کاک جەعفەر دەنگی منتان هەیە؟ هاوڕان و تاقفەرمان دەچینەوە پەیوەندی دەگرینەوە بە کاک جەعفەر کە دوایین زانیاریمان زیاتر لەسەر سەقس پێ بداتەوە. من دەنگی کاک جەعفەر نایەت بۆ لای من تا پەیوەندی پێوە دەگرین. من چەند راپۆرتێکتان سەبارەت بە کوردستان و ئێران بەگشتی پێ بدەم، هەروە گەلان لە قسە و باسەکەی کە مانگرتن لە کورد سەرکەوتوانە و یەکگرتوانە بەڕێوەچوو لە هەموو شارەکانی کوردستان ئێوارەیە خەڵک هاتوونەتە سەر شەقام و ناڕزایەتی خۆیان دەربڕیوە و کۆبوونەتەوە و شەڕ و تێکهەڵچوون لە نێوان خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکان ڕووی داوە و بەداخەوە کە لە چەند شارێک کوژرا و برینداریش هەیەوە دەکیش دەست بەسەر. هەر ئێستاکەش ئێمە هەر لێرە وێنە و ڤیدیۆمان بۆ دێت کە هەتا ئێستاکەش خەڵک لەسەر شەقامن جگە لە کوردستان بە تایبەت لە شارە گەورەکانی وەکو تاران ئێستا شەڕ خۆپیشاندان و ناڕزایەتی بەردەوامە. پێشەوەی کە ئێمە پەیوەندی بگرینەوە بە کاک جەعفەر، پامی کمیتەی ناوەندی کۆمەڵە گەیشتۆتە دەستم، منم پامە دەخێنمەوە دوای پەیوەندی دەگرینەوە بە کاک جەعفەر ئەمینزادە کە ئەم پرسیارەی دوایمان پێ وەڵام بداتەوە. پامی کمیتەی ناوەندی کۆمەڵە داوای لێبوردن دەکەین لە بینەرانی ئازیز کێشەیەکی تەکنیکی هاتە پێش و زوو هاوڕیانی ئۆتاق فەرمان کێشەکەیان حەل کرد. پامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان بەدەست گەیشتووە هەر ئێستاکە بە بۆنەی سەرکەوتنی شکۆداری مانگرتنی گشتی لە کوردستان. دەقی پامەکە ئەوەیە کە بۆتانی دەخێنمەوە. کۆمەڵانی خەڵکی کوردستان، جەماوەری ئازادی خوازی ئێران، ئەمڕۆ 9 مانگی ڕەزبەر لاپەڕەیەکی دیکە بە مێژووی خەباتی لە بن نەهاتووی کۆمەڵانی خەڵکی کوردستان زیاد بوو. مانگرتنی لێبڕاوانەی ئێوە وەڵامێکی بەهێز بوو بە کوشتار و جنایەتەکانی کۆماری ئیسلامی ئێران لەسەر شەقام و لە دەرەوەی سنوورەکان. وەڵامی خەڵکی مافخواز و ئازادی خوازی کوردستان بە بانگەوازی مانگرتنی گشتی بەڕوونی نیشانیدا کە چه ئیرادەیەکی پتە و لە پێناو خەبات تا سەرکەوتن لە کوردستان و لە پاڵ دەستکەوتەکانی دیکەی خەڵکی کوردستان و ئەو هێز و توانە جەماوەریەی کە لە هەموو ئێران کەوتوتە کار بکەین بە دەسمایەی پێشڕەویەکانی داهاتوومان. جەماوەری خەڵکی کوردستان و ئێران سلماندیان کە بە حەق شایستەی ئەوان ئازاد و سربەست و لە ڕفاه و ئاسوودەیی و یەکسانی و ئاسایشدا بژین. نیشانیاندا کە چیتر ڕێگا نادەن کەرامەتیان پێشل بکرێت، نانی سەرسفرەیان بڕفێندرێت و لە سەرەتاییترین مافەکانی ئینسانی خۆیان لێبەش بکرێت. ئێمە دەزانین کە هێشتا تا سەرکەوتنی یەکجاری قۆناغگەلێکی دیکەمان لە پێشە. پێویستە هەموو هێز و توانای خۆمان هەنگاو بە هەنگاو بێنینە مەیدانی ئەو خەباتە چارە نووسازە. سەرکەوتنی مانگرتنی ڕۆژی 9 ڕەزبەر هەنگاوێکی پتە و لێبڕاوانە بوو لەو پێناوەدا. ئەو سەرکەوتنەتان لێ پیرۆز بێت. کمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران. ئەمە پامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بوو کە دەقی پامەکە بوو بۆ بخێننەوە. منیش لەلایەن خۆمەوە ئەم سەرکەوتنە
پڕ بەدڵ لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە خۆشمان پیرۆزبایی دەکەین. بەڵێ عزیزان، کاک جەعفەر ئەمینزادە دووبارە لەگەڵمانە. کاک جەعفەر، داوای لێبوردن دەکەین کێشەیەکی تەکنیکی هاتە پێش، ئێمە دەنگی ئێوە پچرا لەلایەن ئێمەوە. ئێستا دەنگی من هەیە لایەوە؟ بەڵێ، زۆر سپاس. کاک جەعفەر، من دوایین پرسیارم ئەوە بوو کە بوتمان کە دیار بوو لە هەموو کوردستان و زۆر لە شارەکانی ئێرانیش دوای ئەوەی کە مانگرتن لە کوردستان سەرکەوتوانە بەڕێوەچوو هاتنە سەر شەقام خەڵک خۆ پیشاندانیان کردو و ناڕزاتی خۆیان بەرامبەر بە کۆماری ئیسلامی دەربڕی و شەڕ و تێک هەڵچوون ڕوویدا لەلایەن خۆ پیشاندەران و هێزە سەرکوتگەرەکانەوە. پێم خۆشە ئەگەر زانیاری زیاتر لەسەر شاری سەقز هەیە بە ئێمە و بە بینەرانی بڵێ. زانیاری زیاتر ئەوەیە کە شاری سەقز یەک پارچە ئەمڕۆ لە مانگرتن نابوون، بەدوای ئەوە لەسەر شەقامەکان بوون و خەریکی مزاهرە بوون و دەوڵەتی ئەوەندەی من بیستومە تەقەی لێکردوون کە گوایە کەس بریندار بووە تا ئەم ساتێک کە لەگەڵ ئێوە قساکردنەوەوانە. و من داوام لە خەڵکی هەموو جێوە بەتایبەت سەقز هەیە کە ئەبێ وریانە لەگەڵ جمهوری ئیسلامی بەرخۆرد بکەن، چونکی جمهوری ئیسلامی بۆ بەهانە ئەگەڕێکە تەقە زیاتر لە خەڵک بەروەوانە. ئەبێ خەڵک بە هاوپشتی لەگەڵ یەک داوا بکەن لەو کەسانەی کە مەحەلین و ئەوانە دەست بپارێزن لە تەقەکردن لە خەڵک، چونکی ناکرێت بۆ خۆیان خەڵکی شارەکە بن مەحەلیش بن و بیری ئینتیزامی بن تەقە بکەن لە خەڵک. ئەبێ واداریان بەوە بکەن کە پشکنە دەوڵەت، پشکنە ڕژیم و بە هێزی خەڵک پێوەست بن، ئیستعفا بدەن، ڕابکەن، خۆیان لە برینداری بدەن، لە نەخۆشی بدەن و نێنە سەر شەقامەکان بۆ ئەوەی کە تەزاولاتی خەڵک بدەن بەرتەقە و شتێکی کە ئەوانە. تەنها تکای من لە خەڵکی شاری سەقز ئەوەیە کە هەروە تا ئێستا لەو ڕۆژەوەی کە مانگرتنی چوو ڕاگەاندرا یەک پارچە هاتوونەتە سەر شەقامەکان و لە مانگرتنەکانە زۆر پشتیوانی خەڵکی کوردستان و باقی ئێران بوون، دووبارە بەو شێوە ئیدامە بدرێ و کە ئەوە ئەتوانێت هاوکاریەکان زیاتر بکە وەک چۆن ئێستا وردە لە باقی ئێران پشتیوانیان کردە لە خەڵکی کوردستان بۆ شتە. لەبەرەوە ئەمڕۆ ئیشارێک ئەخەوتو سبێنێ شارێکیکە تا ئێستا بۆ خۆشمانەزانین سەدان شان لە ئێران، سەدان تەزاهوراتان، سەدان دانشگا تەعتیل کراوە، سەدان شۆنی تەولیدی لە شارە سکۆل و سکۆلە و گەورەکانی ئێران چوونەتە ناو مانگرتن و ئەوانەوە. ئەبێ ئەومان لەبیر نەچێت بەو یەک گرتوویە ئەتوانین ڕژیمی جمهوری ئیسلامی بەرەو نەمان بەرین. تەنها ڕێگەمان ئەوەیە، هیچ ڕێگەیەکی دیکەمان نییە. سپاس بۆ ئێوە و سەرکەوتوو بێ مبارزاتی خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکەکانی ئێران. زۆر سپاس بۆ ئێوەش کاک جەعفەر ئەمینزادە کە لە ڕاستەوخۆ لەم بەرنامەیەدا بەشداریت کرد. سپاس بۆ ئێوەش، مەمنون و سپاس. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عەزیز، هەرێستا چەند وێنە و پەیام هاتووە لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان لەسەر شەقامەکانی سنا. دیارە پەیامەکان وان نووسراوە هەر ئێستا شەقامەکانی سنا لە دەستی لاوانی شۆڕشگێردایە. ئەم پەیامە لە سنەوە هاتووە و وێنەکەشی بۆ نردوین. من ئەلان هەموو وێنەکان و ڤیدیۆکان دەنێرم بۆ هاوڕێیانی وتاق فەرمان کە لە مەجاڵی خۆیدا بڵای بکەنەوە. لە بۆکان هەر ئێستاکە نووسیوێتی بۆکان چەند شەقامێکی لەدەست لاوانی شۆڕشگێردایە. ئەمەش بۆکان دیسان لە سنا نووسیوێتی سەنەندەجیەکانی گوێر لە تاکتیکی پارتیزانی ئیسفادەیان کردووە. بەداخەوە نێوی خۆیان نانووسن نووسیانە سنا، پەیامەکانیشیان کۆتایە. لەم هاباتیش هەر ئێستاکە لە مەیدانی ئیستیقلال خۆپیشاندان هەر بەردەوامە. لە دێولان کە زۆر دەوروبەری سەعاتی 3-4ەوە خۆپیشاندان و ناڕزایەتی دەستی پێکردووە. هەر ئێستاکەش هەر بەردەوامە و نووسیشێتی هێزە ئەمنیەکان تەقەی ڕاستەوخۆ ڕوو بە خۆپیشاندەران دەکەن. پامێکی تریژ هەر لە مەهابە دیسان هاتووە، هەر وەگە و پامێ و بینەرەی کە دیکە نووسراوە کە چەند شەقامێک بەدەست لاوانی شۆڕشگێردایە.
بەڵێ ئەمە چەند پامێک بوو کە تا ئێستا بەدەستمان گەشت هەروە خۆتان ئاگادارن ئەمە دووەمین مانگرتنی گشتی کوردستان کە لە ماوەی 2 هەفتەدا بوو زۆر سەرکەوتوانە بەڕێوەچوو جارێکی تر کوردستان زۆر یەکگرتوانە و یەکڕیزی و هاودڵی و هاوپشتی خۆیان نیشانی کۆماری ئیسلامیدا و زۆر لە جاران قورستر کە 43 ساڵە نان بە کوردستان کردووە ئەم دەفعێش زۆر بە قورستر جوابێکی نان بە کۆماری ئیسلامی دژ بە جنایەتەکانی ئەم چەند ساڵەی دایەوە و نیشانی دا و بەوان دەریان خست و سەلماندیان کە کۆماری ئیسلامی ناتوانێت کە لێم خاتە نێو جەماوەری ئازادی خواست و ئەو ئێتحادە ئەو یەکگرتووی کە بەگشتی لە ئێران ئێستا هاتوۆتە پێش ناتوانێت لێکی دابڕێ. ئێمە ئەمڕۆ لە راپۆرتەکاندا کە بۆمان هاتبوو بەم مانگرتنە زۆرێک لە شرکەتە کرێکاریەکان بە مانگرتنی گشتی کوردستان پێوەست بوون زۆر ئەم پەیامە ئەم راپۆرتە دڵخۆشکەر بوو. هیوادارین کە هەموو شرکەتە کرێکاریەکان هەموو مامۆستایان بە تایبەت دانشگاکان و خوێندەواران کە لەم چەند ڕۆژەدا بە مانگرتن و ناڕزایەتیەوە پەیوەست بوون و ئێمە لێرەشەوە داوا دەکەین لە شرکەتە کرێکارەکانی پێترۆشیمی نەوت گاز مانە پەیوەست بن بەم مانگرتن و ئەم ناڕزایەتیانەوە و دەنگی خۆیان بخەنە پاڵ دەنگی ئەم خەڵکە ئازادی خوازەی کە لە ماوەی 2 هەفتە زیاترە هاتوونەتە سەر شەقام و ناڕزایەتی خۆیان دەردەبڕن. ڤیددیوەیەکی تازەمان بۆ هاتووە ئەم ڤیددیوە ببینن زوو دەینەوە خزمەتە. بیارم 9 مهر 1401 شنبه ساعت 4 عصر محدودی انقلاب. Takashi!
بیارم 9 مهر 1401 شنبه ساعت 4 عصر. محدودی انقلاب. بیارم 9 مهر 1401 شنبه ساعت 4 عصر. محدودی انقلاب.
Biarritz. 9 مهر 1401 شنبه ساعت 4 عصر. محدودی انقلاب. بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لەبێت دووبارە هەر ئێستا هاوڕێ کەریم ئەمانی ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵەمان لە ئستدیۆ لەگەڵدایە و لێرە
چەند پرسیارێکی ئاراستە دەکەین هاوڕێکەریم ئەم کاتت بە سپاس و بەشدار بوون ئەم کاتی ئەوش باشمان دوێ بنێ زۆر سپاس هاوڕێکەریم خۆتان ئاگادارن ئەمڕۆ مانگرتن زۆر سەرکەوتوانە لە کوردستان بەڕێوە چوو دیارە خۆ کوردستان لەم مانگرتنەدا تەنیاش نەبوو ئەم بەرخۆدان و ئەم خەباتە مەزنە چەند شارێکی دیکەی لە ئێران پشتیوانیان لێ کردووە بە مانگرتن و پەیوەست بوون وە خۆشتان ئاگادارن لە راپۆرتەکانی کە ئەمڕۆ بۆمان هاتووە دەستمانگەیشت زانکۆکانی سەراسەری ئێران هاوسۆزی خۆیان دەربڕی وە زۆر لە شارەکان هەر ئێستاکەش لە کوردستان بەگشتی لە ئێران هەر ئێستاکەش خۆپیشاندان بەردەوامە ئێوە لێدوانتان چییە بە مانگرتنەکە سەرکەوتوانە بەڕێوە چوو یا پامتان ڕوو بە بینەران و خەڵکی کوردستان چییە؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بەڵام هەروەکو سەراسەری ئەوڕۆ ئێوە بەو پەڕی ماندوونە ناسانە بەڕاستی لە ڕووماڵی بەرنامە ڕاستەوخۆکەدا دەتوان بڵێم حەقی خۆیانتان پێدات ڕنگدانەوە و باستابی ئەو مانگرتنە شکۆدارێک کە ئەوڕۆ لە کوردستان بە تایبەت و لە بەشێکی زۆری ئێران ڕوویدا زۆر جگای باسکردن نییە چون هەموو بینەران و ئێوەش بۆ خۆتان ئاگادارن بەڵام هەندێک نکاتی تێدایە ئەو مانگرتنە جیاواز لە مانگرتنەکانی پێشووکە جگای هەڵسەنگاندنە من بەر لەوە سەرەتا پیرۆزبایی خۆم بە خەڵکی کوردستان و ئێران بەگشتی دەڵێم سەبارەت بە سەرکەوتنیشی ئاوا شکۆدار و مەزن و لەنەوەی خۆیدا بێوێنە من پێم وایە ئەوە هەنگاوێکی زۆر بەرەو پێشە بە نسبەت زیاتر لە 4 خەباتی شۆڕەژێڕانەی خەڵکی کوردستان لە پێناو بەدەستهێنانی ئازادی و مافی ئینسانی خۆیاندا هەتا هاتووە شۆڕشی کوردستان حەقانیەتی خۆی ڕۆژ بە ڕۆژ زیاتر سەلماندووە زیاتر ئەوەی سەلماندووە کە ئەگەر نەیاران و بە تایبەت دژمنی سەرێکی کۆماری ئیسلامی هەمیشە شۆڕشی کوردستان و مەحدودەی کوردستانی وەکو مەحدودەیەکی کە مەجموعەیەک تێکدەر ئاشوبگەر دژی شۆڕش بە قەولی ئەوان نائەمنیان کردووە بەڵام ئەوەی کە دەردەخرێەوە و دەسەلێنرێ لێرە بەم حرەکەتانە نیشانی دەداکە ئەوەی کە تا ئێستا لە توولی ئەو چەندەیەدا تێکدەر بووە ئەوەی کە ئاشوبگەر بووە ئەوەی کە ئەمنیەتی کوردستانی لە خەڵک زەوت کردووە خودی حضوری کۆماری ئیسلامی بووە یعنی کۆماری ئیسلامی هەر لە سەرەتاکانی هاتنە سەرکاریەوە لە کوردستان هەتا ئەمڕۆژ بە دەلیلی ئەوەی کە هەر لە ئەوەڵین ڕفراندۆمدا خەڵک نایەکی زۆر عەزیمیان پێکرد لەو کاتەوە ئەگەرچی دەسەڵاتی خۆی زاڵ کردووە تا ڕازەیەک بەسەر کوردستاندا بەڵام هەتا ئێستاش زەوی لەژێر پێیدا داغا و هەتا ئێستاش خەڵک بە چاوی هێزێکی داگیرکەر چاوی لێ دەکات هەر بۆیە هەمیشە بە چاوێکی نظامی بە چاوێکی ئەمنیەتی ڕوانیوێتە کوردستان و خەڵکی کوردستان لە هەر حرەکەتێکە هاتۆتە ئاراوە لە شکۆرەترین ناڕزایەتی داواکاریەکی زۆر ئاسایی کرێکارێکەوە بگرێ کۆڵبەرێکەوە بگرێ ژنێکەوە بگرە هەتا هیتر بەرخوردی ئەمنیەتی پێکردووە بۆیە ئەمانە هەتا ئێری لەگەڵ بێت مەرحەلە بە مەرحەلە قەدەم بە قەدەم شۆڕشی بەرهەقی کوردستان جەماوەری بەرهەقی کوردستان سەلماندیان مسلماندویانە بە دوژمن کە حەق و ناحەق کوێیە تایبەتمەندی ئەم ڕاپەڕینە من پێم خۆشە ئەوە باس بکەم کە ئەگەرچی زۆر بەداخەوەم بڵێن جریقەی ئەم ئاورە ئەم شەپۆلی لە ڕاپەڕین ئەم ئاخێزە لە مەرجی مەحسای جوانە مەرگەوە دەست پێ کرد بە تایبەت بەڵام بە دەلیلی ئەوەی کە مەرجی مەحسا زۆر مەزلومانە واقع بوو بۆ لە عینی حاڵیشدا خوب زەمینەی بوو زەمینەی ساڵها پێشینەی بوو تەنەفورێکی جیهانی نسبەت بە حضور و بە بوونی جمهوری ئیسلامی هەمیشە بووە بەڵام لە دەرفەت گەڕاون هەتاوەی کە زەمینەکەی فراهەم بێ هەلەکەی بڕەخسێ بۆ دەربڕین بەو خاترە ئەمە هەر لە سەرەتای چوونە کۆمای مەحساوە هەتا مەرجی و هەتا دواتر بە خاکسپاردنی و هەتا ئێرەش کە ئیدامەی هەیە ئەم حرەکەتە بوو بە حرەکەتێکی جیهانی و لە ئاستێکی کەموێنەدا هاوسۆزیشی جیهانی لە هەموو نەتەوەکان لە هەموو وڵاتەکان بۆ خۆی
بەدەستهێنا. هەر بەو خاترە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا ئەمە دووەمین مانگرتنە لەنەوەی خۆیدا زۆر کەمیێنەیە مانگرتنەکانی دیکە بە فاصلەی چەندین ساڵ ڕووی دەدا بەڵام بە دەلیلی هەلومەرجێکە ئێستا هاتوتە ئاراوە بە دەلیلی قین و نفرەتێکی زۆر جددی و پەنگ خواردووی خەڵک کە ئیتر لێوڕێژ بووە ئیتر جێی نەماوە تەحەمولی لە فاصلەی 2 هەفتە یاکەمتر لە 2 هەفتەدا سپەسان مانگدوو مانگرتنی زۆر عەزیمی سەرتاسەری لە کوردستانەوە بە هاوسوزی لەگەڵ مەجموعەیەکی زۆر لە شارەکان و لە دانیشتوانی جۆراوجۆری خەڵکی ئێرانی لە پشت بووە. ئەمڕۆ بە تایبەت ئەم فراخانی دووەم یان مانگرتنی گشتی دووەم لە کوردستان دەتوانم بڵم بە شێوەیەکی 100% سەرکەوتوو بوو و نوکتە ئەتفی یا نوکتە بەهێزی ئەوە بوو کە لە شارەکانی دیکەی ئێران لە زۆربەی دانیشگاکان لە زۆربەی شارەکان بە شێوازی جۆراوجۆر پشتیوانی و حمایەت لەم مانگرتنەکرا و لە درێژەی ئەو ناڕزایەتیانی کە لە چەند هەوتی ڕابردوودا ئیدامەی بووە ئەمڕۆ تەقریبەن گەی بە ئەوجی خۆی ئەگەرچی مانگرتنەکە تا سەر لە ئێوارێ مانگرتنێکی زۆر سەرکەوت و ئەوە بەڕێوەچوو بە شێوەی هێمنانە و بە شێوەی مانگرتن بەڵام لەسەر لە ئێوارەوە لە درێژەی ئەو مانگرتنەداوە بۆ هەڵگرتنی هەنگاویشی دیکە دووبارە بەرەو پێش هەواڵەکان هەمووی بازدەوە دەکەن کە لە زۆربەی شارەکانی کوردستان بە تایبەت سەقز سنە بانە زۆر شاری دیکە خەڵک ڕژاونەتە سەر شەقام لەگەڵ هێزەکانی رژیم دەرگیر بوون هێزەکانی ڕژیم بە تەواوی هێزەوە شارەکانی میلیتاریزە کردووە ئەوڕۆ بۆ نمونە لە شارێکی وەک بۆکان زۆرترین هێزی ڕژاندن خیابان بەڵام خەڵک لەگەڵ ئەوەی کە لە مانگرتندا بووە هەموو دوکان و بازارێکی داخستووە لەگەڵ ئەوەی کە پامێکی هەرە شامیز و تهدیدی بۆ خەڵک ناردووە کە ئەگە دوکانەکان هەنەگرێتەوە بە شێوەی قانونی بەرخوتان پێدەکرێت بەبێ ئەوەی کە گوێ بدەن بۆ تهدید و هەرەشانە هاوکات خەڵکێکی زۆر دەڕژێنە خیابان و جۆرێک بڵێن نیشخەند دەدان بە دوژمن بە هێزەکانی دوژمن دێنە خیابان و هۆڕیان لێ دەچێشن و هۆرنی ماشێن و سیگناڵ و ئەمە سەر و سەدایەک بەپا دەکەن بەو شێوە لەگەڵ هێزەکانی ڕژیم دەرگیر دەبن هێزەکانی ڕژیم تەقە دەکەن بەسەر خەڵکدا هەڕەشیان لێ دەکەن بەڵام خەڵک ئیتر ئەو خەڵکەی پێشوو نییە کە بە گۆرەترین تهدید و هەڕەشە چاوترسێن وێ بچێتەوە ماڵێ بۆیە ئەمە نیشان دەدا کە یعنی و باز لە تایبەتمەندەکان دەکەین نیشان دەدا کە ئێمە ئێستا لە خۆناغێکداین کە زۆر بە ئاشکرا هاوسەنگی هێز بە خازانجی بەرەی خەڵک بە خازانجی بزوتنەوەی شۆڕژێرانە و هەقخوازانەی خەڵک بە تایبەت لە کوردستان گۆدراوە خەڵک ترسی شکاوە و بە تایبەت ئەو پاڵپشتیە ئینسانیە و هاوسۆزیە کە لە ئاستی دنیادا لەم خەباتە ڕەوایە دەکرێت ئەوە ورەی بەخشیوە بە خەڵک وە خەڵک جربەزەیەکی بەدەستێناوە کە بە باوەڕی من ئەمە بێپسانەوە درێژەی دەبێت هەتا لە نهایەتدا سەرنجامەکەی ڕوخانی ڕژیمی لێ دەکەوێتەوە بەر ڕوخانی ڕژیم و کۆتایی هێنان بەدەسەڵاتی ئەم ڕژیمە منجەر دەبێت. هەر لێرە لە نزیک خۆمان ئەمڕۆ بۆ نمونە دەڵم سەر ڕایەوەی کە لە زۆر لە وڵاتەکانی دیکە هەروە لە ڕاستەخۆکەدا مشاهدەمان کرد و بینیمان خەڵکی تاراوگە ئێرانیانی تاراوگە لە هەموو ڕەگەزەکان لە زۆربەی وڵاتەکان لە پایتەختەکان کۆبوونێتەوە لەبەر سەفارەت و پارلمانەی وڵاتەکان و لە مەیدانە ئەسلەکان و کۆبوونەوەی ناڕزایەتیان دەربڕیوە بۆ حمایەت لەم مانگرتنە بۆ پشتیوانی لەم خەڵکەوە مەحکومکردنی جنایەتەکانی بەتایبەت ئەم دواییانەی کە بۆمبارانی مقراتی هێزە سیاسەکانی لە هەرێمی کوردستان کرد دیارە ئەم مانگرتنە بۆ مەحکومکردنی ئەوە بوو بەڵام ئەوەی کە باسکرا ڕیشەکەی هەر لە درێژەی ئەو خەبات و ناڕزایەتیانەدا کە پێشینەکەیمان باس کرد. لە عێراق هەر ئێستاش خەڵکێکی زۆر لە پایتەختی عێراق لە بەغدا ڕژاونەتە سەر شەقام بۆ پشتیوانی لەو حرەکەتێکە لە ئێران لە ڕێدایەوە بۆ مەحکومکردنی جنایەت و کوشت و کوشتاری ڕژیم ناڕزایەتیان دەربڕیوە ئەو محدودەی کە بە ناوی هێڵی سەوز ناو دەبرێ ئەویان بزاندووە چونەتە ناو هێڵی سەوزەوە تا ڕادەیەک پۆلیس لەگەڵیان دەرگیر بووەوە ئەوە باستابێکی ێزگار زۆری بووە مەندومەوە نمونەیەک دە و هاو پشتی و هاوسۆزەیە کە لە دەرەوەی سنوورەکانی ئێرانیش گرێدراوە و هەڵپێکراوی خەباتی ئێرانە دەلیلەکەشی ئەوەیە کە خەباتیشی ڕەوا و هەخوازانەیە لە کوردستان بۆیە ئەم مانگرتنە ئەوەندی کە تەوسیفی بکەی هەڵدەگرێت بەڵام زۆر نکتەیەکی ئەساسی کە پێم خۆشە ئیشارەی پێ بکەم دقت لە
انتخابی نەوعی تاکتیک بۆ هەلومەرجی زۆر جیاواز و تایبەت. لێرەدا بە باوەڕی من ئەو هێزە سیاسیانەی کە فراخانی ئەم مانگرتنیاندا زۆر دقیق هەلمەرجەکان خوێندەوە، بارودۆخەکان دەرک کردبوو و لە عین حاڵدا فراخان و مانگرتنی گشتی بە باوەڕی من پەیامێکی زۆر پراوپەڕ بوو بۆ ئەم کوشت و کوشتارە و درێژەی قەتڵ و ئاموو دەستگیری و تەنانەت بەزاندنی سنوور و بۆمبارانی بنکە و بارەگای هێزە سیاسەکان لە دەرەوەی وڵات. ڕژیم دیارە بەو کارەی ویستی بە خەیاڵی خۆی ئەو ناڕزایەتی کە لە ناوخۆ بەتایبەت لە کوردستان بوونی هەیە، هەروەکو هەمیشە کوتوێتی دەستی دەرەچی و ئەمە ترۆریست و ئاشوبگەرن لە دەرەوە ئەم ئاڕۆزیانە ناوخۆدا دروست دەکەن. ئەم جارەش وەکو ئاخرین کارت کە ئەو کارتێکی سووتانتون مواسر واخانە بوو، ئەو تەسەورەی کە دەتوانێت زیهنێتەکان لەسەر ئەو واقعی کە لەسەر لە ناو ئێراندا دەگوزارێت ئاراستەی ئەو دیویسونەرەکان بکات، هاد ئەو بۆمبارانەی کرد بەداخەوە ئەگەرچی زیانێکی گیانی بە مەجموعەیەک لە هێزەکان گەیان، بەڵام ئاکامەکەی ئەوە بوو کە ئەمڕۆ دیتمان و جوابێکی زۆر پراوپڕی وەرگرتەوە، مشتێکی محکەم لە دەمی درایەوە بەم حرەکەتەوە. من پێم وایە داهاتوودا شاهدی ئەوە دەبین کە جوابی زۆر کاریگەرتر و جێدیتر وەردەگرێتەوە. زۆر سپاس بە هیوای سەرکەوتن، زۆر سپاس بۆ ئامادەبوونت هاوڕێکی. زۆر سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ دەرفەتی کە داتان. زۆر سپاس. بینەرانی عزیز، ڤیدیۆیەک بینین دیاونێەوە خزمەتە.
بەڵێ بینەرانی ئازیز بە بەرنامەی ڕاستەوخۆ لە خزمەتانداین چەند پامێکیشمان بۆ هاتووە بەڵام ئێستاکە هاوڕێ ئەدیب وە تەندروست ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە لە ڕێگای ئیسکایپەوە لەگەڵمانە. هاوڕێ ئەدیب ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەواندا. سپاس دەکەم کاک ئەمیر، منیش سپاسی ئێوە کەم و کاتی ئێوە بەخێر و سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. هاوڕێ ئەدیب، خۆتان ئاگاداری راپۆرت و هەواڵەکانی ئەمڕۆ هەن لە مانگرتنی گشتی ئەمڕۆی کوردستان کە زۆر زۆر سەرکەوتوانە بەڕێوە چوو. و ئاگاداریشن جگەل لە کوردستان چەند شارێکی ئێران هاوپشتی خۆیان لەگەڵ مانگرتنی گشتی کوردستان دەربڕی و بەم مانگرتنە پەیوەست بوون و زۆریەک لە زانکۆکانی سەراسەری ئێران هاوسۆزی خۆشیان دەربڕیەوە و هەتا ئێستاکە زۆربەی شارەکان خۆپیشاندان تا ئێستا بەردەوامە. ئەگەر بتانەوێ پەیامێک بدەن ڕوو بە خەڵکی کوردستان بۆ ئەوەی کە ئەم مانگرتنە زۆر زۆر سەرکەوتوانە بەڕێوە چوو، چیمان پێ دەڵێنەوە؟ ڕوو بە بینیاران قسەتان چییە؟ یەکەم قسەم سپاس و ڕێزی بێپایانی خۆمە بەرامبەر بە خەڵکی دلێر و چاونەترس و ڕاپەڕی و ئازادیخوازی کوردستان بۆ ئەو جوابە ئەرینیە و بۆ ئەو جوابە کە بە بانگشتی بە بانگەوازی کۆمەڵە و هەروەها باقی حیزبە کوردستانیەکان دایانەوە ئەمڕۆ هەروەک ئێوەش ئیشارەتان پێکرد ئەلبەتە چاوەڕوان کراو بوو و فەزایەک کە ئەمڕۆ لە ئێرانە هەیە بە کوردستانیشەوە بەڕاستی و چەندها جاری تریش خەڵکی شۆڕژگێڕی کوردستان، خەڵکی ئازادیخواز، ژنان و پیاوانی ئازادیخوازی کوردستان ئەوە بۆ چەندەمین جارە کە بەدەم بانگەوازی حیزبە کوردستانیەکان و لەوانە بەدەم بانگەوازی کۆمەڵەوە ئەچن
و جوابێکی ئەوە دەندانشکێن ئەدەنەوە بە کۆماری ئیسلامی بۆ ئەو سەرکوتە بێبەزەیانە کە بەرامبەر بە خەڵکی ڕاپەڕێوی ئێرانیش و بە کوردستانیشەوە تا بە ئەمڕۆ و تا بە ئەم لەحزە نیشانیان داوە. هاوڕێ دیپ ئەم مانگرتنە جیاوازی هەبوو تایبەتمەندی هەبوو ئەگەر دەکرێت تایبەتمەندیەکانی یا جیاوازیەکانیمان باسکەی بۆمان. هەروەک ئێوەش ئیشارێ پێکەن و ئێمە ئەزانین ئەگەر ئاورێک لە ڕابردووی خەباتی شۆڕژگێرانەی خەڵکی کوردستان خەباتی حەقوازانەی خەڵکی کوردستان بینەوە ئێمە شاهدی چەندها جار دیمەنی شکۆداری خەبات و خەباتی خەڵکی کوردستان بە دژی سەرکوتگەریەکانی جمهوری ئیسلامی بووین کە لە شکل و شێوەی جۆرا و جۆرا خۆی نیشانداوە و چەندین جار بە شێوەی بە جوابدانەوەی بە بانگەوازی کۆمەڵە و باقی حیزبە کوردستانیەکان هاتوونەتە مانگرتنی گشتیان بەڕێوە بردووە بە شێوەیەکی بەرین و لە تەواو کوردستانە ئەم جارەیان لە فەزایەک و لە وەزعیەتێکە ئەم جارە ڕوویداوە کە ئێمە ئەبینین خەڵکی ڕاپەڕیوی ئێران ژنانی دلێر و مافخوازی وە زۆر لێکرا و ستەمدیتووی ئێران لە دوای مەرگی ژینای ئەمینی مەحسای جوانەمەرگ ئێترازاتێک و ئێترازاتێکی گەورە جوابی داوە بە حەقخوازی بەو کوشتنە بێبەزەیانە کە لە ژینای ئەمینی بەڕێوە چوو بە وەسیلەی گەشتی ئێرشادی کۆماری ئیسلامی و دیمان کە خەڵکی بوێر و دلێری شاری سەقز خەڵکی ئازادی خوازی شاری سەقز چۆن پشتی خانەوادەی بەڕێزی ژینای ئەمینیان چۆڵ نەکرد و چۆن چوون بەدەم ئەسپەردەکردنی خاکیەوە و چۆن دواتر خەڵکی شارەکانی تری کوردستان و هەر بە شوێنیا مانگرتنی گشتی و باز هەم بە شوێنیا ئاخێزی جەماوەری خەڵکی ڕاپەڕیوی ئێران خەڵکی ئازادی خواز و لە پێشەوەیان ژنانی ئازادی خواز و ستەمدێتوو دیتمان کە چۆن بە هانای بە پشتیوانی لە خەڵکی کوردستانەوە بۆ ئەتراز بە مەرگی ژینای جوانەمەرگ هاتنە مەیدان و هەتا ئێستاش چەندها قوربانیان داوە نەسڵەمیانەوە و هەر لە خیابانان و هەتا ئێستاش خەباتەکەیان بە گروتینەوە بەردەوامە و هەر بێژگە لەوانە ئەبینین کە بە پەیڕەوی لە بەو پشتیوانی لە مانگرتنی گشتی ئەمڕۆکە کۆمەڵە و باقی حیزبە کوردستانیەکان ڕایان گەیاندبوو خوێندکارانی زانکۆکانی ئێران زانکۆ گەورەکانی ئێران لە چەندین زانکۆی ئێرانە پشتیوانی خۆیان دەربڕی لەم مانگرتنەوە ئەمانە هەموو ئەومان پێ ئەڵێ کە ئەم مانگرتنەی ئەم جارە لە کەش و هەوایەکی ئاوا شۆڕژگێرانە و بە پشتیوانیەکی پان و بەرین لە باقی ئێرانی شاو بەرەو ڕوو بووە و ئەگەر ئەو مانگرتنەکانی تر بەرامبەر بە سەرکوتگەریەکانی جمهوری ئیسلامی جوابێکی کوبەندە بوو جوابێکی دەندان شکێن بوو بۆ کۆماری ئیسلامی و ئیتحاد و یەکگرتووی خەڵکی کوردستان و حیزبە کوردستانیەکانیان بە یەکەوەی نیشاندا بە هەم خەڵکی ئێران و ئەم جارە پشتیوانی خەڵکی ئێرانیشی لە پشتە و چەندها دەستکەوتی گەورەی بەدەستهێناوە جیاوازی ئەم جارەیان بە تایبەت لەو دەستکەوتە گەورەیە کە ئەبینین ئەم جارە دیسانەوە خەڵکی ئێران بە پشتیوانی ئەم مانگرتنە گشتیە ئەوەندەی ئەو بەشانەی کە بە پیریەوە هاتن هەروەک باسم کرد
ئەوە نیشانەی ئەو هاوپشتیەسە کە لە سەراسەری ئێرانە بەرامبەر بە هەم خەڵکی کوردستان هەم خەباتی ئازادی خوازانەی خەڵکی کوردستان وەی ئەو هاودەنگیە و ئەو هاو کۆدەنگیە کە لە کوردستانەوە تا بەلوچستان لە بەلوچستانەوە تا ئازەربایجان و تا تاران دروست بووە ئەو هاو خەباتیە نیشانەدات کە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ دوا ڕۆژەکان تری خەباتی ئازادی خوازانەی هەم خەڵکی کوردستان و بە پشت و پەنای خەڵکی ئازادی خواز ژنانی ئازادی خواز ژنانی ستەم دیت و ژنانی هەخوازی ئێران. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەدیب بۆ تەندروست ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆ ئەوەی کە بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەودا کرد. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس هاوڕێ ئەدیب. بینەرانی عزیز پامێکمان لە مەریوانەوە بە ناوی شاهۆ نردوێتی کتێ نووسێتی سلااو هاوڕێیانمان دوو نەبن بە نۆبەی خۆم ئەممان گرتنە کە زۆر سەرکەوتوانە بەڕێوەچوو پیرۆزبایی لە ئێوە و لە هەموو خەڵکی کوردستان دەکەم. نووسێتی لاوانی شۆڕشگێڕی ڕۆژهەڵات کچان و کوڕانی ئازادی خواز گەرمترین سلاوی شۆڕشگارانتان پێشکەش هەروە کە ئاگادارن هەلومەرجی ئێستای ئێران لە دۆخێکی هەستیاردایە حکوومەتی پەت و سێدارە بە درڕندانەترین شێواز گەنجانی شۆڕژگێر سەرکوت دەکات. یەکگرتووی گەلانی ئێران لەم کاتەدا ئەرکێکی شۆڕشگێرانە و ئینسانیە. هیچ هێزێکی دەرەکی ناتوانێت ڕزگارتان بکات. ئەم ماوەیە نیشانتاندا بەرخۆدان و خۆراگری و یەکدەنگی چ حماسەیەک دەخڵقێنێت. دوو مانگرتنی گشتی لە ماوەیەکی کەمدا نیشاندەری یەکگرتووی و بیری ئازادی خوازی نەسلی نوێە. بۆ درێژە پێدان بەم ڕاپەڕینە پێویستە یەکگرتووتر پتەوتر لە شقامەکان تا گەیشتن بە ئامانجی بەرخۆدان بکەین. هەمومان بەیەکەوە یەکدەنگ تا سەرکەوتن پاڵپشتی یەک بین. شعرێکشی داناوە لە پاڵ ئەم نووسینەی کە خوێنمەوە بۆتان داوای کردوە تویتی تکایە ئەم شعرەش کورتیشە تویتی بیخوێنەوە. سێتی هاوڕێم هەستە شەقامەکان چاوەڕوانن چاوەڕوانی دەنگی ئازادی و پێکەنین ئاگری شۆڕش داگرسا لە شاری سوورە سوارەوە. هاوڕێم هەستە نیشتمانێک تامەزرۆیە بۆ ئازادی بۆ سەربەستی. هاوڕێم هەستە ڕۆڵەکانی کاکشوانی قارەمانە شەقامەکانیان تەنیوە. هاوڕێم هەستە سۆزی دەلالۆ ئەبیستم لە نێو بۆکان زمانی ئاگری شۆڕژ لە کامێران دنیای سووتان هاوڕێم هەستە. ئاڵایەکی سوور هەڵکەین لەسەر لووتکەی بەرزی شارە ئێرە شاری ئاواتەکەی کاکفوادە هاوڕێم هەستە. زۆر سپاس بۆ شاهۆی بەڕستکە لە مەریوانەوە هەم پەیامە خۆشەی نردووە هەم شعرەشی نردبوو. سپاس شاهۆی ئەزیز. بەڵێ بینرانی ئازیز ڤیددیوەیەک ببینین ئێمە دواتر لەگەڵ هاوڕێزانە کە لە بەشی راپۆرتدا لە تیوی کۆمەڵەدایە بخۆی دەهێنینە سەرخەت و دوایین زانیاری سەبارەت بە ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیەکەی کە لە کوردستان و بە گشتی لە ئێران هەر ئێستاکەش لە ئارەدایە هەم بە ئێمە و ئەم بە ئێوەی ڕادەکەینێ. ڤیددیوەیەک بینن زوو دێنەوە خزمەت. شاخ تەنیا نییە شار پشتیوانە. شاخ تەنیا نییە شار پشتیوانە.
بر دیکتاتور مرد بر دیکتاتور جن جیان آزادی شاخ تنیا نییە شار پشتیوانە
دیکتاتور مرگ بر دیکتاتور بەڵێ بینەرانی ئازیز لە خزمەتتانداین بە بەرنامەی ڕاستەوخۆ تایبەت بە مانگرتنی گشتی شەممە ئەمڕۆ نوێی ڕزباری 1401 هەتاوی کا زۆر سەرکەوتوانە بەڕێوەچوو هەر وەک پێم وتن هەر ئێستاکە هاوڕێ زەنا سەعیدزادە بەرپرسی پەخشی تەلەڤیزیۆنی کۆمەڵمان لەگەڵە تا دوایین زانیاریەکان و راپۆرتەکان سەبارەت بە کوردستان و بەگشتی ئێران بە ئێمە و بە ئێوەی بدات. هاوڕێزانە ئەم کاتت باش زۆر سپاس بۆی کە بەشداریت. سڵاو و ڕێز بۆ ئێوە و بینەرانی خۆشەویستان سپاس دەکەم. هاوڕێیانی وتاق فەرمان من دەنگی هاوڕێزانامنی. هاوڕێزانە دەنگی منت هەیە؟ بەڵێ من دەنگی ئەوم هەیە. بەڵێ سڵاوتان لەبێت زۆر سپاس بۆی کە بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆ ئەم شەمەدا کرد.
سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستان کامیرگیان سپاسانەکەم داوەتەکەدا. زۆر سپاس هاوڕێزانە ئەگەر دەکرێت دوایین زانیاری سەبارەت بە کوردستان و بە گشتی لە ئێران بە بینەرانی ئازیز بدەیت کە چۆنە راپۆرتەکان تا ئێستا باس لە چی دەکەن خۆپیشاندان ناڕزایەتیەکان تا ئێستا چۆن بەڕێوە دەچێت. بەڵێ هاوڕێمیر من سەرەتامەوێ پیرۆزبایی بڵێم بە جەماوەری خەڵکی شۆڕژگەری کوردستان و هەروەها خەڵکی شۆڕژگەری ئێران کە ئێستا چەند ڕۆژە ینی 16 ڕۆژە بەڕاستی خەباتێکی بێوچانیان دەست پێ کردووەوە هەروەها ئەم ڕۆژکە خەڵکی کوردستان پشگیری باخی خەڵکی ئێران توانیان یەکدانە بەرگی زێڕین لە مێژووە تۆمار بکەن. من ئەمەوێت جوابی پرسیارەکەتان ئاوا بدەمەوە کە ئەمڕۆ خەڵکی کوردستان سلماندیان کە 43 ساڵە هەر ئەڵێن کۆماری ئیسلامیمان نایەوە ئەمڕۆ زەختی زیاتریان کردەوە سەر ئەو داخوازیانی خۆیان کە بەڵێ ئەمە کۆماری ئیسلامیمان ناوێت و دیمان کە دوایی 43 ساڵ خەڵکی ئێرانیش بە گشتی هاتنە پشت ئەم داخوازی خەڵکی کوردستان و دیمان ئەمڕۆ جگەلەوەی کە لە شارەکانی کوردستان وەکو شاری بانەکە بەڕاستی بەرچاو بوو مانگرتنەکە شارەکانی تر وەکو مەهاباد و بۆکان و شنۆ و سەقز و لە ورمێەوە هەتاکو ئیلام ئێمە شارەکان لە مانگرتنا بوون و بێژگە لە نانەواخانەکان و ئەو شوێنانی کە بەڕاستی شوێنهایەکی ئورژانسی بوون و ئەبووە باز بایەتن ئیتر هەموو دوکان و بازارەکان داخرابوون مەگەر شوێنهایەکی زۆر کەمی ئەنگۆشتشمار کە ئەوانیش کەسانێک بوون کە دیارە وابەستە بوون بە دام و دەستگاکانی ڕژیم ئەینا هەموو کوردستان لە مانگرتنێکی گشتیا بوو مانگرتنێکی یەکدەسا بوو و هاوکات ئەوەش بڵێم کاکە میرکە لە بەلوچستان بە تایبەت زاهدان دوای ئەو کارەساتی کە دوێنێ قەوما لە لایەن هێزەکانی ڕژیمەوە هێرشیان کردە مزگەوتی مەکی و جەماوەرێکی زۆریان لەوێ کوشتوگیانیان بەخت کرد بەداخەوە و خەڵکی بەلوچستان دیارە ناڕزایەتیان دەربڕی ئەمڕۆ لە بەلوچستان و بە تایبەت شاری زاهدانیش مانگرتن بوو بەڵام هاوکات لەگەڵ ئەویشە لە زانکۆکانی ئێران وەکو من لێرە نووسی و ماڵبەتە بۆ ئیش ئاماژە بە چەند زانکۆ بکەم وەکو زانکۆی زەنجان دانشگا ئازادی تاران بەشی کۆلێژی دەندان پزیشکیەکەی دانشگای فردەوسی مەشهد دانشکدەی پزیشکی کەرەج بەهشتی تاران دانشگای خارەزمی واحدی کەرەج علم و سەنعەتی تاران دانشگا ئازادی کەرەج و هەروەها زانکۆی کوردستان ئەمانە هەمویان هاوکات مانگرتنیان کردوە هەروەها دروشمیشیاندا دروشمی ژن ژیان ئازادی و مەرگ بەر دیکتاتۆر و کە هەتا بووە هۆی ئەوەی کە هێزەکانی ڕژیم دووبارە دەست بوونەوە بۆ سەرکول لە زانکۆکانە و هەروەها لە ئێستا هەر ئێستا کە ئێمە خەریکین ئەم وتوێژە پێکەوە ئەنجامەدێن ئەوەش بڵێم کە لە شارەکانی سەقز مەهاباد بۆکان مەریوان لە هەمووی ئەم شارانە ئێستا خەڵ لەسەر شەقامەکانن دروش ماڵێنەوە و بەداخەوە هەواڵشمان پێگەیشتووە کە لە شاری مەریوان دوو کەس گیانیان بەخت کردووە کە ناسنامەی کەسێکیان بە ناوی مختاری ئەحمەدی پێمان گەیشتووە کە دیارە بریندار کرابوو بە سەختی لەلایەن بەڵێ پشتڕاست بۆ تۆ ناسنامەی کەسێکیان بڵاو بووەتەوە بەداخەوە مختاری ئەحمەدی دیارە بە سەختی بریندار ئەبێت و پاشان بەهۆی سەختی برینەکەیەوە گیان بەختەکات و من ئەوە بڵم کە هەر ئێستا لە مەهاباد خەڵ لەسەر شەقامن لە سەقز خەڵک لەسەر شەقامن لە سنە خەڵک لەسەر شەقامن لە شارە گەورەکانی ئێران وەکو تاران و کرمان و ئەم شارانە باز خەڵک لەسەر شەقامن و ئەمە نیشانەدات کە ئەم خەباتەکە لە کوردستانەوە دیارە ئێمەشە بڵێن 43 ساڵە دەستی پێکردەوە بە جەرەقەی مەحسا دووبارە هاتووەتەوە گۆڕوە لە کوردستانەوە پەرەی سندووە بۆ هەموو ئێران ئێستا یەک پارچە بەڕێوە ئەچێ لە هەموو ئێرانە و بە دروشمی ژن ژیان ئازادی بە دروشمی مەرگ بەر دیکتاتۆر داوای ڕوخانی دەسەڵاتی 43 ساڵە و نگریسی کۆماری ئیسلامی بەسەر جەماوەری خەڵکاکە. بەڵێ زۆر زۆر سپاس هاوڕێزانە سایزادە حتمما ئەگەر مەجال بوو دووبارە پەیوەندی پێوە دەگرین و ئێوە زانیاری زیاترمان
پێ بدەی و هەم بێمە هەم بە بینەرانی ئازیز سپاس بۆی کە بەشداریتان کرد. سپاس بۆیەوە هاوڕێمیر. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز هەر ئێستا پامێکمان بەدەست گەیشتووە نووسێتی سلااو لە بەڕێوەبەرانی تلویزیۆنی کۆمەڵا ئاگادار بن کە زۆربەی کاناڵە کوردیەکان ئێستا پارازیتی لەسرە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ تلویزیۆنی کۆمەڵە زۆر باش بوو وەک ڕۆژانی پێشوو پارازیتی لەسەر نەبوو وە زۆربەی خەڵکی کوردستان هەواڵەکانی لە ڕێگای پەخشی مستەقیمی ئێوە دەبینی. زۆر سپاس بۆ هەمووتان لەبانەوە تا زرگوێز دەستان بە گەرمی ئەگوشین. ئەربابا لە دوێنی بانە زۆر سپاس لە ئەربابا کە لەبانەوە ئەم پامی بۆ نردین. بەڵێ بینەرانی ئازیز هەر ئێستا هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لە ڕێگای ئسکایپەوە لەگەڵا. هاوڕێ حەسەنم کاتت باش زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەودا. ئەم کاتی ئێوە و هاوکارانتان باش کاکە ئامیر سڵاو و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ خەڵکی تێکۆشەر خەباتکار و یەکگرتووی کوردستان. زۆر سپاس. هاوڕێ حەسەن خۆتان ئاگادارن ئەمڕۆ لە کوردستان مانگرتن زۆر سەرکەوتوانە بەڕێوە چووە لاپەڕەیەکی دیکە لە مێژووی خەباتی لە بن نەهاتووی خەڵکی کوردستان زیاد بوو. خەڵکی کوردستان پاڵپشتیشی زۆر بوو لە زۆربەی لە شارەکانی ئێران بەم بەرخۆدان و خەباتە مەزنەدا بەم مانگرتنی کوردستان پەیوەست بوون و زانکۆکان لە سەراسەری ئێران هاوسۆزی خۆیان دەربڕیوە لە زۆر یەک لە شارەکان هەر لە بانی و خۆپیشاندان هەروە بەردەوام بوو. پێم خۆشە سەرەتا ئەلێرەوە دەست پێ بکەین هاوڕێ حەسەن. ئەمڕۆ ئەم مانگرتنە چۆن هەڵدەسەنگێنن؟ مانگرتن چۆن بەڕێوە چوو؟ ئەو مانگرتنە هەروەکو بۆ خۆتان دەزانن 2 ڕۆژ لەوە پێشتر ڕۆژی پێنجشەممە لەلایەن کۆمەڵە و کۆمەڵێک لەلایەن سیاسیەکانی دیکە چ کوردستانی و چ ئێرانی بانگەوازی بۆ کرا و ڕاگەیەندرا کە ئەم مانگرتنە هەم بە دژایەتی بەرامبەر بەو جنایەتانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆماری ئیسلامی لە کوردستان کردوێتی ئەم دەرهەق بەو جنایەتانەی کە لە شارەکانی تری کوردستان کردوێتی و هەروەها دەرهەق بەو تۆپباران و موشک بارانەی کە لە 2 ڕۆژ لەوە پێشتر لە عەلەیهی هێزە سیاسیەکانی نیشتەجێ لە هەرێمی کوردستانە کردی کە بەداخەوە 15 پێشمەرگە و خەڵکی سڤیل گیانیان لەدەستدا و هەروەها نزیکی 65 تا 70 نەفەریش بریندار بوون. ئەم مانگرتنە لە ڕاستیدا بۆ ئەترازکردن بەو تاوان و جنایەتانە بوو کە کۆماری ئیسلامی کردی و تاوجێگایی بە مانگرتنەکە دەگەڕێتەوە خەڵکی کوردستان سەرڕای ئەوەی کە نیگەرانی زۆر بوو لەلایەن کۆمەڵێک هەر لە ناو لە تێکۆشەران نیگەران بوون لەوەی کە فاصلەی مانگرتنی پێشوو لەگەڵ ئەم مانگرتنە کەمە کاری کەمی بۆ کراوە و لەوانەیە وەکو پێویست جواب وەرنەگرێتەوە بەڵام بە دەلیلی ئەو جە و فەزا سیاسیەی کە لە کوردستان هەیە بە دەلیلی ئەو نفرەتە گشتی و عمومیەی کە لە کۆماری ئیسلامی هەیە و بە دەلیلی ئەو یەکگرتوویەی کە ئەمڕۆکە دژ بە جمهوری ئیسلامی دروست بووە کە بە باوەڕی من بێوێنەیە لە 43 ساڵی ڕابردوودا ئەو مانگرتووە مانگرتنێکی زۆر سەرکەوتوانە بووە. ئەم مانگرتنە هەر لە شمالی کوردستانەوە لە ورمێەوە هەتا دەچێتەوە ئیلام هەمووی بە کرماشانەوە و بە شارەکانی دیکەوە هەمووی شار و شارۆچکەکانی کوردستانی گرتەوە و خەڵک جوابی مثبەتیان داوە بە بانگەوازی حزبەکان و هەروەها ئەو ئەزمونە نیشانیدا بە پێچەوانی ئەو تەبلیغاتانی کە دژی مانگرتن دەکرێت لەلایەن جەمعێکی تەبعەن زۆر مەحدود و بێدەنگ و ڕەنگەوە و هەروەها بەشی مەحافزەکاری لەوانەیە بڵێم کۆمەڵگایش کە بڕێکترسیان هەیە تەنانەت بەشێ لەوانی ترسەکەیان شکا کە مانگرتن دەتوانێت یەکگرتووی دروست بکە مانگرتن دەتوانێت ژێر پامان پتە بکات تۆ بتوێت کاری بکەی دەبێت ژێر پات پتە بێ لەسەر ئەرزی سفت ئەتوانی ئەو کارانە بکەی ژێر پای خەڵکی کوردستانی جارێکی کە پتە کرد بۆ خەبات و ناڕەزایەتیایەکی گەورەتر کە لە پێشمانە بۆ کاری گەورەتری لە دوا ڕۆژمانە و ئەو مانگرتنە جارێکی دیکە یەکگرتوویش کۆداری خەڵکی کوردستانی زیاتر یەکگرتوو کرد و کوردستانی کرد بە یەک پارچە لە بەرابەر ستەمێکە کە ئەلبەتە و بە حەقیش 43 ساڵە لە بەرابەر ئەو ستەمگەریەدا ڕاوەستاوە بۆیە بە باوەڕی من مانگرتنێکی زۆر سەرکەوتوانە بوو
زۆر زۆر دڵخۆشکەرە و هیوا ئومێدێکی زیاتری بە خەڵکی کوردستان بە تایبەت بە هاوخەباتیش لەگەڵ خەڵکی ئێران دروست کرد. بەڵێ هاوڕە حەسەن خۆشتان ئاماژەتان پێدا مانگرتنەکە زۆر زۆر یەکگرتووتر لە جاران و زۆر زۆر سەرکەوتوانە بەڕێوەچوو. لە ماوەی 2 هەفتەدا 2 دانە مانگرتن سەرکەوتوانە بەڕێوەچوو. جیاوازی ئەم مانگرتنە یا ئەسڵم بەگشتی بڵین لەگەڵ مانگرتنەکانی پێشوو لە چیدا بوو؟ من پێم وابێ یەکێک لە جیاوازی ئەسلیەکانی ئەوە بوو کە ئێمە مانگرتنەکانی دیکە مانگرتنی 84 تاکوونی 89 تقریباً 5 ساڵ 6 ساڵ فاصلەی هەیە تا دواترەکەی 7 ساڵ فاصلەی هەیە تاکوونێ ئەو مانگرتنانەی پێشوە کامێکی بە چەند ساڵ فاصلەی هەیە و سەرەڕای ئەو فاصلانێکی کە بوویان نیگەران بووین لەوەی کایەکوونی ئەو مانگرتانە بە سەرکەوتووی ئەنجام دەدرێ. ئەم مانگرتنە بە نیسبەتی مانگرتنی دووشەمەی ئەو هەفتەیە کە گوزەرانمان هەفتەکەی ئەولاتری کە ئێستا نەبووە بە 2 هەفتە لە عەرزی کەمتر لە 2 هەفتەدا لە 12 ڕۆژدا بە ملیێنان خەڵک لە ماڵەکانیان دانیشن یان فقط لە ناو دوکان و بازار داخن و لە ناو ماشێنەکانیانە بۆ تەسویرگرتن و بۆ ئاگداربوون لە حاڵ و هەوای شار بێنە دەرەوە کەم وێنەیە شتێکی ئاوە. ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی زۆر زۆر گەورەیە و جوابێکی زۆر زۆر مثبەتە و نیشاندانی ئەوەیە کە ئەوەی کە ساڵهای دەڵێن کۆمەڵگای کوردستان حیزبیە ئەمە نەشعارە نەتەعارفە. ئەوە نیشاندانی ئەوەیە کە خەڵکی یەکگرتوو خەڵکی سازماندراو کە یەکگرتووی ئاگاهی دێنێ ئاگاهی سازمان دێنێ ڕێکخراو دێنێ تشکیلات دێنێ لە تشکیلاتی حیزبیەوە لە تشکیلاتی جەماوەریەوە دەتوان چ کارهایکی گەورە بکەن. ئەگەر خەڵک بە پەراکەندەجی کاریان بۆ ناکرێ و هێزی خۆیانیان بۆ هەڵما سەنگێندرێ یا بۆیان تاقی ناستێتە مەیدانی تاقیکردنەوەیکی عملی لە خەباتێکی یەکگرتوانەدا خەڵک چەندە توانا وزەیان هەیە و ئەوە دەستکەوتێکی دیکەی بوو کە نیشانیدا. دەستکەوتێکی دیکەی بە باوەڕی من ئەوەیە کە ئەو مانگرتنە پەیوەندی خەڵکی کوردستانی جارێکی دیکە لە عەرزی ئەم 2 هەفتەدا و لە مەرگی ژینای جوانە مەرگەوە چەند قات زیاتر دووپات کردەوە و پێی نیشانداین ئەو زەرورەتەی پێ نیشانداین کە کوردستان نابێ بە تەنیا بێ. هەروەکو تەجروبەی کوردستانەکانی دیکەش نیشانیدا لە باشووری کوردستانە ڕێفراندۆم کرا 95% خەڵکی ئەم وڵاتە دەنگیاندا بە ڕێفراندۆم بەڵام بەداخەوە نەتیجەکەیمان بینی بەکوێ گەیشت. کوردستانی سووریە دەبینین چووە لا ڕەغمی پشتیوانی هایەکی بەرینی بینەلملەلی لیکرا تەنانەت هێزایەکی بە ئیمکاناتی تەسلیحاتی و لیان کرد بەڵام هەبوو کات لە مەترسیدایە چونکە بەو ئەندازەی کە لە کوردستانی ئێرانە دڵی باقی خەڵکی تری ئێرانی بەرەو لای خۆی هێناوە لە شوێنەکانی دیکەدا ئەو هاوسۆزیە نییە و ئەمە ئەوەی دەستکەوتێکی گەورەیە بۆ ئێستەمان بۆ ڕووخاندنی جەمهوری ئیسلامی و بە تایبەت بۆ دوای ڕووخاندنی جەمهوری ئیسلامیش کەس ناتوانێت پێمان بڵێ ئێوە درەنگ هاتن بەشتان سەهمتان لەو مافەڕەواکانتانە پێ نادرێ یا کەمترە و یەکانی خەڵکی کوردستان و حیزبە سیاسیەکانی کوردستان کە باوەڕیان بە مافەکانی خەڵکی کوردستان بێ بە دەستێکی پڕترەوە سبحانیە لەگەڵ هەر لایەنێکی دەسەڵات کە لە ئێران بێتە سەرکار و طبعاً بەرنامە و سیاسەتی ئێمە معلومە بۆچە دەسەڵاتێک حەولە دەین ئێمە لایەنێکی بۆ دەسەڵاتێکی سۆسیالیستی و بەرابەری حەولە دەین بۆ نەمانی جیاوازی ڕەگەزی ئاینی نەتەوەیی جیای دین لە دەوڵەت هەمووی ئەوانە پێشفەرزی ئەو دەسەڵاتەیە کە داوای دەکەن بۆ هەمووی ئەوانە ئێمەی زیاتر کۆک کرد بێزگە لە ناوخۆی وڵات پێم خۆشە بڵێم لە دەرەوەی وڵاتیش ئێوە خۆتان ڕۆژانە خەریکن خەبەرەکان بڵاو دەکەن و تێکۆشەرانی سیاسی دێنن قسەیان لەگەڵ دەکەن دیداریان لەگەڵەکەن دەرەوەی وڵات دەکوڵێ سابقەی نەبووە. من لە وڵاتی سوئێدا ژیاوم وڵاتێکە کە بەڕاستی لە بواری جموجۆڵی سیاسیەوە زۆر بێدەنگە زۆر کپە خەڵک زۆر سەری لە ناو ژیانی خۆیەتی بەڵام ئەمڕۆکە لە هەر کۆبوونەوەیە کا تەنانەت حیزبە سوئێدیەکان ئەوەندە جەماوەرەکە زۆرە لە نروێژیش دوایە لە دانمارکیش وایە بۆ بەدەستێنانی دڵی ئەو خەڵکە ناڕازیە بۆ ڕێیەکانی دوا ڕۆژی خۆیان دێنە ناوخۆ پیشاندانەکان و ئەندامانی پارلمان وەزیرەکانیان بەڕێوەبەرانی حکوومەت دێن و قسە دەکەن لەوێ. ئەمە شتێکی مهمە و بۆ یەکانێ من دەتوانم بڵێم ئەمڕۆکە و دەستکەوتێکی گەورەمان ئەوەیە کە سێ پایە یا سێ زەلعی خەبات یەکی گرتوێتەوە. یەکێکی کوردستانە،
یەکێکی ئێرانە و یەکێکی دەرەوەی وڵاتە. ینی لەسەر ئەم سێ پایەیە، لەسەر ئەم سێ کۆڵەکەیە ئێمە دەتوانین هیوادار بین بۆ ئەوەی کە دەستکەوتەکانمان بە فیڕۆ نەچێەوە دەستکەوتی گەورەتر بەدەستبێنین و تەبعاً ئەوەشمان لە بەرچاوە کە ئێمە ئێستا بەداخەوە بزوتنەوەی کرێکاری نهاتووە، بازار نهاتووە ئەو بەشانەی کە ئەتوانن جمهوری ئیسلامی بە تەواوی فەلەچکەن. بەڵام ئەم خەباتەی ئەم ڕۆمانوە بە هاتنی زیاتر لە 100 دانیشگا لە زانکۆکانی ئێران من دڵنیام لەوەی کە ئەوانیش دێن و ئەم خەباتەمان بەرەو مەسیرێکی باش و بەرەو دەستکەوتایەکی بە ئەرزشتر دەڕوات. بەڵێ هاوڕێ حەسەن دۆ شەویش لە بەرنامەی ڕاستەوە خۆدا زۆرێک لە هاوڕێیان بە تایبەت خۆشتان کە لە بەرنامەکەدا بەشدار بوون زۆر دڵخۆش بوون بۆی کە لە سەراسەریەکەیدا پشتیوانی دەکرێت و هەر ئەمڕۆ زۆرێک لە شرکەتە کرێکاریەکان لەوانە شرکەتی حەوتە پەش هاتە پاڵ ئەم مانگرتنە. خۆشتان ئاماژەتان پێدا کە پشتیوانیکی بەرین لە دەرەوەی وڵات بە تایبەت زانکۆکان لە ناوخۆوە. ئەوەیەوە چۆن لێک دەدەنەوە؟ ئایا دڵخۆشکەرە ئەمەوەی کە ئەم شرکەتانە هاتنە پاڵپشتیان کرد و هاتنە پاڵ ئەم مانگرتنە؟ لێکدانەوەتان چۆنە لەسەر ئەمە؟ من دەڵێم نەتەنها دڵخۆشکەرە بەڵکو زەرورەتە، نیازە، پێویستیە. ئێمە بارها وتومانە جیاکردنەوەی جنبشی کوردستان لە جنبشی سەرتاسەری و بە تاقخستنەوەی وەک یەک سەنگەر لە بەرابەر دژمنێکی هاری دڕندەی وەکو جمهوری ئیسلامیدا کە ڕەحم بەژنی حاملە و بە منداڵێکی ساوای کە ئێستا لە سکی دایکیدا لە دایک نەبووە ناکات بە تەنیا هێشتنەوەی کوردستان سەمە. بۆیە لە هەموو کات زیاتر ئەوە زەرورەتە، ئەوە پێداویستیە بە پێچەوانەی ئەوانەی کە مەسەلەن باز لەوە دەکەن کاکە ئێستاەوە هەموو شتێک کوردستان وەختی ئێران نییە. ئەس قەزا ئێستا لە هەموو کات زیاتر وەختی ئێرانە، نەتەنها ئێرانکردن، وەختی منتەقەکردنە. من زۆر ئومێدەوارم بەو ناڕەزایەتیانی کە لە بەغا هەیە. جمهوری ئیسلامی چەندین سەنگەری دیکەی بۆ خۆی دروست کرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە لە ساڵهای تەمەنیدا خۆی پێپاراست. 43 ساڵە جمهوری ئیسلامی بەشێک بەو سەنگەرانە خۆی پارێزێ، بە سەنگەری عێراق، بە سەنگەری لوبنان، بە سەنگەری فەلەستین، بە سەنگەری یەمەن، بە سەنگەری ئەفغانستان، بە سەنگەری سووریا و پەلهاویشتن بۆ شوێنەکانی دیکە. ئەو شعاری خومەینی زۆر دقیق بوو، سدووری ئینقلابی ئیسلامی. پێم سەیرە خەڵکی خۆی بە ئازادی خواز بزانێ، کەسانی خۆیان بە ئینتەرناسیۆنال بزانن، خۆیان بە بەرابەری خواز بزانن، بەڵام هەوڵ نەدەن بۆ ئەوەی کە لە دەرەوەی نەتەنیا کوردستان لە دەرەوەی ئێرانیش ئێمە ئەو سەنگەرانی دیکە پشتیوانیمان لێ بکەن. ئێوە تەماشاکەن هەر ئەو ڕۆژانە لە تورکیا نەک لە شارە کوردنشینەکان لە شارێکی کەڵان شارێکی وەکو ئیستانبول دیفاعمان لێکەن. مانە هەمووی ئومێدە جمهوری ئیسلامی ئەو سەنگەرانەی لە تووری چەند ساڵی ڕابردوودا بە فری و بە چەک بە ئەسلحە بە مزدور پەروەری کڕی بوو. ئەم سەنگەرانە لە دەست جمهوری ئیسلامی بێتەوە دەرەوە، شکستی جمهوری ئیسلامی لە ناوە کە خەریکە ڕقم لێ دەدرێ، لە دەرەوەش ئەو شکستە ڕقم لێ درێ. بنابەرین ئەوە بۆ ئێمە لە نانی شەو پێویسترە. جنبشی کوردستان نابێ بە تاقکەوێتەوە. نازانین داهاتووی دەسەڵاتی سیاسی لە ئێران چییە، نازانی ناسیۆنالیستەکان دێن، من پێم مەذهب تازە نایەتەوە مەگەر حیزبێکی مەذهبی لاواز لە گۆشەیەکەوە کەسانێکی بێ بە ناوی ملی مەذهبی لە دەرەوە لە گۆشەیەکە چەند بێت پارلمان بێت چەند کورسیەکیان بێ لە چەند، بەڵام ناسیۆنالیزمی ئێرانی بە قووەتە، دیفاع لە چوارچێوەی ئێران و جارێکی دیکە هجوومکردنە سەر نەتەوەکانی دیکە تحتی عنوانی جیایی خواز و ئەو جۆرەشتانە ئەوانە بە قووەتە ئێستا لە ئێرانە. هەروەها ئەوان موقعیەتێکی بینەلملەلیشیان هەیە. جا بۆیە بە هەمووی ئەوانەوە خەڵکی ئازادی خواز ئەوەی کە دەڵێ کوردستان سەنگەری ئینقلابی ئیران ئەوەمان پێویستە، ئەوە زەرورەتە، لە نانی شەو پێویسترە. بەبێ ئەوە ئێمە ئەو بەڵایەمان بەسەر دێنن کە لە هەڵبژاردننی عێراقا لە کوردستانە دیمان لە کوردستانی تورکیە لەو ئەمەلیاتایەکی شاریە کە چەند ساڵەوە پێشکرا، بەڵام چۆن کات دەرەوەی کوردستانیان لەگەڵ نەبوو بینیمان چی بەسەرهات، یا کوردستانی سووریا شوێنەکانی دیکە. ئەزمموی تاریخی ئەوەمان پێ دەڵێ. بنابەرین لە دنیای ئەمڕۆدا کە دەڵێن دنیای سەرمایەداری زنجیرێکی پێکراوە، بە هەر میزانێ هەڵقەکانی ئەو زنجیرە لەگەڵمان زیاتر بلەرێتەوە، بە هەر میزانێک ئەو هەڵقانە زیاتر دیفاعمان لێکە بۆ ئێمە سەرکەوتنەوە، بە هەر میزانێک ئەو هەڵقانە چکۆلەتر و مەحدودتر بێتەوە، ئیمکانی پساندن و لە بینبردنیشیان گەلێک زیاترە.
وی بەو لە حەزیشەوە بۆ ئێمە وەک هێزێکی ئەنتەرناسیۆناڵ وەکو کۆمۆنیستەکانی ئەو سەردەما لە هەموو کات زیاتر پێویستمان بەو هاودەنگیە بەو هاوکاریە بەو هاوڕەنگیە هەیە و من هەم ئومێدەوارم هەم دڵخۆشم بەڕاستی بەوەی کە ئەمڕۆکە لە دانیشگاکانە کرا لە زاهیدانە کرا مانگرتنیان ڕاگەیاندن و پشتیوانیان کردووە ئەوڕۆکە هەر ئێستا خەبەرمان هەیە لە دەرەوەی کوردستان خەڵک ڕژاونەتە سەر شارەکان لە چەندین شار اعتراز و ناڕەزایەتی هەیە و ناوی کوردستان بە سەربەرزیەوە دێنن ئەوە لەگەڵ ئەوەی کە کلیلیان دەکردە ملی جوانەکان و دەیان نارد بۆ شەڕی کوردستان و لێرە شەهید بنووسن بۆ بەهەشت ئەستا ئاسمان فەرقی هەیە وەکانی ئەوانە هەمووی ئومێدە دڵخۆشیە و پێم وابێ دەبێ ئێمە لەسەر ئەو پێویستی و لەسەر ئەو هاوکاریە هەرچی زیاتر تاکید بکەینەوە سەرمایە گوزاری بکەین کاری بۆ بکەین و هاودەنگ و هاوڕەنگ بۆ خۆمان لە هەموو جێگایك پەیداکەین. بەڵێ هاوڕە حەسەن خۆتان ئاماژەتان بۆوانە زۆر داد بەڵێ مانگرتن سەرکەوتوانە بەڕێوە چوو و بۆ سەرکەوتنی زیاتر هەنگاوگەلی زیاتریشمان دەوێت. خۆشتان لە قسەکانتاندا ئاماژەتان پێدا بۆ هەنگاوەکانی دیکە بۆ ئەوەی کە ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیانە بەردەوام بن. دیارە مانگرتن لە کوردستان سنەتێکە جێکەوتووەوە بە خۆشحاڵیەوە خەریکە لە بەگشتی لە سەراسەری ئێران جێ دەکەوێت. هەنگاوەکانی دیکە چییە بۆ ئەوەی کە ئەم خۆپیشاندانە بەردەوام بێ وە ئەرکی جەماوەر ئەگەر دەکرێت ئەمەشمان بۆ باس بێ. دەزانی کاک ئەمیر من پێم وابێ ئەوانەی کە خەریکن ئەو مانگرتانە بەڕێوە دەبن ئەوانەی کە خەریکن شەوانە دێنە سەر شەقامەکان و ئێبتکاراتی تازە لە خۆیان نیشان دەدەن زۆر زۆر باش دەزان هەنگاوەکانی دواتری ئەم حرەکەتانە چییە. مەسەلەن تۆ تماشاکەن یەکێ لەو شتانەی کە ئێبتکارەکەی لەم حرەکەتەی ئەم ڕۆژانەی خەڵکی کوردستان و ئێران و هاتووە شەوانە بە سەدان و هەزاران ماشێن دێنە خیابان چ دەکەن سیگناڵی ماشێنەکانیان ڕۆژ نەکەن ئاسابی هێزەکانی جەمهوری ئیسلامیان تێکداوە فەرماندەکانیان وەزاڵە هێناون دەڵێن بابە خۆ لەگەڵ خەڵکی 2 نەفەر و 4 نەفەر بەرەو ڕوو نیم کە تەقەیان لێ بکەین ئێمە لەگەڵ بە سەدان و هەزاران ماشێن لە شەقامەکانی سنە و مەهاباد و تاران و تەورێز و مەشهەد و چۆ بەرەو ڕووین سیگناڵمان بۆ لێدەن مێشکیان بردوین ئەوە خۆی جەنگی عسابێکیت ئەو کارێک کە جەمهوری ئیسلامی وەختی خۆی لە زیندانە لە دژی تێکۆشەرانی سیاسی دەیکرد دەیانخستە سیاچاڵەکانەوە دەیانخستە تەکسولولیەکانەوە ڕادیۆشتڕۆڵەیەکیان بۆ هەڵەکردن و ویزەویزی و مێشکی سەریان دەبردن ئێستا لە خیابانە بە یەکگرتووی بە سیگناڵی ماشێنەکانیان خەریکن شەڕێکی ڕەوانی زۆر قرس لەگەڵ بەکرێگیراوانی جەمهوری ئیسلامی دەکەن ئەوە مەسەلەن یەکێک لەو نمونانەیە کە ئەتوانم ئیشارە پێ بکەم لە ئێبتکاراتێکە خەڵک خەریکن دەیکەن لە زۆر جێگا کومیتەهایەک خەریکە دروست دەبێت کومیتەی مانگرتن کومیتەی ڕاپەڕین کومیتەی دیفاع لە تێکۆشەرانێکە دەکەونە زیندانەکان و دەبێت ئەوانە پەرە پێ بدرێت لە زۆر شوێن کەسانێکە مەسەلەن دەبینی بریندار دەبن دەرکەکانیان لێ دەکەنەوە بەداخەوە هەر ئەم شەوەکە لە شاری مەریوان ناوی گەنجێک گەیشتووە کاک موختاری ئەحمەدی کوڕێکی تێکۆشەر قارەمان دڵسۆز و ئێمە باش دەیناسین گیانی بەخت کردووە کەسی دیکە بریندارن قسە لە 1-2 گیان بەخت کردووی تر هەیە لە ڕووداوهایکی ئاوادا زۆر یەک لە بریندارەکان خۆیان نادەن بەدەستەوە دەرکەی ماڵەکان کردنەوە و حەشاردانی بریندارەکان یارمەتی پێگەیاندنیان نەجاتدانی ئەوان لە دەست تاوانبارانی جەمهوری ئیسلامی لەو ڕێکار و شێوەکارانەیە کە عملیە لە ناو خەڵکە دەکرێت و دەرهەر حاڵ دیا لەوانە مەسەلەن شناساییکردنی بەسیجیەکان شناساییکردنی جاسووسەکان شناساییکردنی عواملی جمهوری ئیسلامی کە خۆیانە خزێنە ناو ئەتراز و ناڕەزایەتیەکانەوە شناساییکردنی ماڵەکانیان تەنانەت بڵاوکردنەوەی تەسویر و دەنگ و ڕنگ و هەموو شتێکیان کە خەڵک ئەم بەکرێگیرا و خۆفرۆشانە چ لە کوردستان و چ لە خارجی کوردستانە بناسن حەولدان لەگەڵ هێزەکانی ئەرتەش زیاتر لە هەموو کەس لەگەڵ حتا بەشێک لەو بەسیجیانەی کە بە خاتری پوڵ و پارە و ئەوانە و دوی ئەم حکوومەتە و ئەم بەکرێگیراوانە کەوتونوسە دوێن لەگەڵ کەسێک قسەمە کرد لە ناوە دەیکوت ڕوبەڕوەکەمان کابرایەکی سەر بە حکوومەتە پێم وتووە وتوێتی کوڕە وەڵا نازانم بە خۆشم گیرم کردووە تۆ دەی کاکە چەکەکەت فڕدە وەرە ناو خەڵکە بۆچی گیرت کردووە بۆیە قسەکردن لەگەڵ ئەوانە وهێنانیان ئەوانە ئەو کارە عملیانەیە کە بکرێ یا زۆر جاری وا هەیە دەبینی تەلەفونەکان قەت ئەکەن بە ڕۆژە ئیسفادەکردن لە وایفای ماڵەکان تەسویر بگرن عکس بگرن فیلم بگرن بێن و لە ماڵەکان و بینێرن بۆ ئەو کاناڵ و شوێنانەی کە خۆیان پیان خۆشە
دەنگدانەوەی شتەکان لە ئاستێکی محدودا نێڵین بمێنێتەوە. جیاواز لەوە بوارەکانی دیکەی مبارزە مانگرتن یەکێک لەو سەنگەرانە بوو کە ئێمە بە دروست هەڵمان بژاردووە. ئەوە مانگرتن دەتوانێت کولی ئەو کۆمەلگایە لەبەر بگرێ. زەرەری بۆ دوژمن زۆرە، زەرەری بۆ خەڵک نییە. بەڵام باقی عەرسەکانی دیکەی ناڕەزایەتی و خەباتی جەماوەری و جۆش و خڕۆشێکە دروست دەبێت دوای ئەوەی خەڵک دەحەسێنەوە پشوویەکە نەک پشودان بۆ دەوڵەت. مانگرتن بە معنای پشودان بۆ دەوڵەت نییە، بە معنای خۆڕێخستنەوەی خۆمانە، بە معنای خۆ ئامادەکردنی خۆمانە. و هەروەها خاڵێکی گرنگ بە باوەڕی من دروستکردنی شەبەکەهایەک لە ڕاهبەرانە، شەبەکەهایەکی ئرتباتیە کە بەیەکەوە پەیوەندیان بێ ئەم شەبەکانە لەگەڵ یەکتریان تەماس بگرن، تاکتیکای مناسبی خۆیان. ئێمە پێمان خۆش نییە لێرە بڵێن ئەوە بکەن و ئەوە مەکەن و ئەم شعار و چون بەڕاستی ئەو کەسانەی کە ئەو حرەکەتە گەورەی ملیێنی ڕێخن زۆر ئوستادن لەوەدا کە چ شعار و دروشم گەلێک بۆ خۆیان دابنێن. بەڵام ئەم شەبەکانە دەبێ بەیەکەوە تەماسیان ببێ، سەری ئەم حرەکەتانە دەبێ بەیەکەوە وەسڵ بنەوە و ڕێگا بدۆزنەوە، هاوکار بن، سەعات دیاری بکەن، شەو ئەوە تارانە هات باش وێنەکانی دیکە فەوری بێن. ئەگەر لە جێگایەک ئینترنێت نییە بە تەلەفۆنی دەستی لە نەواری مەرزەکان و لە ئێران بە 12 دانە وڵاتەوە وەسڵە بە شەبەکەهای ئینترنێتی ئەوان و دۆست و ئاشنا دابنێن بەوانە وەسڵ بن خەبەرەکان بگەێنە دەرەوە. بۆیە دنیای ئەمڕۆکە دنیای ئینترنێتە. گوگل ئەمڕۆکە پۆستێکی دروست کردووە، فۆرمەکەی گوگلی گۆڕیوە، عکسی ژنێکی تێدایە، عکسی مەحسایی تێدایە، شرکەتێکی ئاوا گەورەی جیهانی، یعنی دنیاش خەریکە دیفاعمان لێکا. فقط زلهێزەکان و پاوانخوازەکان و ئەوانەی کە چاویان لە پارەیە، حقوقی بەشەر و ئەوانە فقط بۆیان درۆ و حقەبازیە، ڕۆژی بە هەزاران کەسی بکوژرە بۆیان مەبەست نییە. بەڵام نەوت بچێتە پوڵی نەوت و نەوتی هەرزان بچێتە گیرفانیان و دیکتاتۆرەکان لە دەسەڵاتە دێڵنەوە، ئەوانە دیفاع ناکەن. دنیاش خەریکە خوڕەشاوە دیفاعمان لێکە لەوانە. جا بۆیکانێ من لەم وایە ڕێکار زۆرە و ئەو فعالینەی کە لە ناوەن بەڕاستی زۆر جەسوورن، زۆر لێهاتوون، زۆر کارزانن. هەرو حرەکەتانەی کە ئەم بەینانە نیشانی دەدەن چ لە مانگرتنەوە عن دانیشگاکان، چ ئەوەی کە مانگرتنی ئەمڕۆکەی کوردستان، چ زاهیدان، چ شوێنەکانی دیکە تا عەرسەکانی تری خەبات، ئەمانە هەمووی بەیەکەوە زنجیروار گرێدراون، هیچی عەلەیهی ئەوی تر نییە. لە هەر شوێنەکە لە هەر جێگایەکە کامی دەکرێت دەبێ ئەوە بکەین تا نەهایەتەکەی دەکا بە ڕاپەڕینێک کە ماوەکەی زۆر کورتە و تێداچوون لە گۆڕنانی هێزگاری کۆماری ئیسلامی. بەڵێ هاوڕێ حەسەن، پێشەوەی کە من پرسیاری کۆتاییتان لە جەنابتان بکەم، یەک دانە پرسیار بینەرێک نردوێتی نووسێتی سڵاوتان لەبێت ماندوو نەبن، زۆر سپاس بۆ لێکدانەوەی ڕاست و دروستی هاوڕێ حەسەن. تکایە گەر دەکرێت پێمان بڵێن حکوومەتی دوای حکوومەتی کۆماری ئیسلامی حکوومەتێکە، ئایا حکوومەتی پارلەمانیە یا حکوومەتی شوراییە؟ ئەوە دیاریکردنی ئێستا لە ئێمە لای ئێمە بۆ ئێمە کارێکی ئاسان نییە. ئەوە تەوازنی هێز، تەرازوی هێز دەیبڕێتەوە. ئەگەر بە ئێمە بێت، ئێمە وەکو سوسیالیستەکان، وەکو کۆمونیستەکان، وەکو تەبەقەی کاریگەر، وەکو خەڵکی ئازادی خواز، تەبیعیە کە سیستمی پارلەمانی جوابی خۆی داوەتەوە. هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردنێکمان پێ بکەن، وەرن دەنگتان بخەنە ناو سندوقەکانی دەنگدان بۆمان و دوای 4 ساڵ بڕۆنە ماڵەوە چیمان پێ خۆشە دەیکەین. ئەوە ئەوڕۆکە تەنانەت لە ئاستی دنیاشدا بە بنبەست گەیشتووە. لە زۆریەک لە وڵاتانی دنیا دەنگدەر بۆ ناچێتە پای سنووقی دەنگدان، چونکە دەزانێت دەنگەکەی بە فیڕۆ دەچێت، چونکە دەزانێت تەئسیری نییە. ڕاستەکەی دێ لە هەروایە ئەوەی بەناو ئیسلاح و بەناو چەپەکەیەتی دێ لەو ڕاسترە. بۆی کانەی سندوقی دەنگدانی پارلەمانی بە بنبەست گەیشتووە، بۆ معنای سیستمی پارلەمانی تر سیستمێکی کۆنە. ئەمڕۆ سیستمی نوێتر هاتووەتە ئاراوە، خۆبەڕێوەبەری، سیستمی شورایی، سیستمی دەسەڵاتدارەتی جەماوەری، سیستمی ڕاستەوخۆ بەشداریکردن لە دەسەڵاتی سیاسی و لە قودرەتی سیاسیدا هەر وەختێ ڕێیداهەندە بیهەوێ. زۆر جار پێمان دەڵێن ئەوە خەون و خەیاڵە. نەتەنیا خەیاڵ نیە، ئەوە حەقیقەتە، حەقیقەتی سادەی ژیانی ئەمڕۆی مرۆڤەکانە. ئەوە قسەی ئەو دەسەڵاتدارە خوێن ڕێژ و گیرفان پەرستانەیە کە نانەوێت خەڵک لە دەسەڵات و لە قودرەتە بەشداری بکەن. بۆ یەکانێ بۆ ئێمە هەموو حەولمان بۆ سیستمێکی شوراییە، بۆ سیستمێکی جەماوەریە، بۆ سیستمێکی بەڕێوەبردننی خۆبەڕێوەبەرە،
تا ئەزمموی ڕۆژاوا چاو لێ بکەن لەگەڵ ئەزمونونەکانی تری هەمووی ئێستا کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە هەیە سەر ڕێ ڕخنایەکیش کە ئێمە لە شێوەی بەڕێوەبردنیان هەمانە بەڵام لەوان زۆر باشترە سیستمی شارەکان شاری سنە چاو لێ بکەن وەختی خۆی ئێمە لە بنکەکانی شار کە دەسەڵاتی شاریان بەدەستەوە بوو شورای شار کە شاری بەڕێوە دەبر 43 ساڵ لەوە پێش کردومانە ناکرێ ئەمڕۆکە پێمان بڵێن ناکرێ شتێک کە ئەزممومان کردە خۆمان تەجربەمان کردو بۆ خۆمان ئەو ڕۆکە نەتەنها دەکرێت بەڵکو دوای 43 ساڵ تەجربەمان زۆر زیاترە خەڵکی زۆر ئاگاترمان هەیە لە بواری فکریەوە لە بواری فەنیەوە لە بواری تواناییەوە لە باری یەکگرتوویەوە لە بواری ئەو خەڵکە بە ملیۆنانی دەڕژێتە سەر شەقام دەتوانێت دەسەڵاتێ بگۆڕێ ئایا ناتوانێت خۆی ئیدارە بکە ئەوە هەر ئەو سیستمی سەرمایەداری کەمایەتیەیە کە دەیانەوێت پێمان تەزریقکەن لە ڕێگای دەمودەستگاکانی خۆیان ڕێک تەبلیغاتی خۆیانەوە کە ئێوە قیاممان بۆ بکەن بەڵام زەرەر مەگەێنن لێگەڕێن دەسەڵات دەسا و دەست بێ مەلا نەمێنێ بەڵام نیمچە مەلاکانی تر کەراواتیەکانی تری وەکو مەلاکان بێنە سەرکار ئەوە مەطلوبە بۆیە ئەوە باشترین دەسەڵاتە بۆ ئێمە بەڵام لە ئەگەری ئەوەشدا کە سیستمێکی مەسەلەن خەڵکی ئێران بە سیستمی پارلەمانی ڕەئیاندا ئەو دەمەکە ئێمە چ وەکو کۆمەڵە چ وەکو حیزبی کۆمۆنیست دادەنیشین ئەرزیابی دەکەین بزانین ئایا کوونێ وەزنمان مەسەلەن معلومەکەوین ئەقەلیەتەوە لەو حاڵەتێ ئەگەر ئێمە ئەقەلیەتێک بووین ئەقەلیەتێ دەنگمان دەگا لە پارلەمانە تەسیردا بنین ئەگەر دەنگمان بگات و تەسیرمان ببێت و ئەوانە ئەوەش ڕەفز ناکەینەوە هەر وەکو حاڵەتایەکە کە سەبحینە بۆ کوردستان دێتە پێشەوە خودمختاری خودگەردانی فدرالیزم سربەخۆیی مافی دیاریکردنی چارەنووس ئەمانە هەموو شتێک نییە کە ئێمە هەموو سەبەدەکە هێلکەکان مەقصودی یەک سەبەد و یەک شت یەک قسە نییە بەڵکو ئەمانە بەستەجی بە تەوازن هەیە بەستەجی بە شرایط هەیە بەستەجی بە ئامادەجی خەڵکەکەمان هەیە و کامەر ڕێگا لە نەزەر ئێمەوە زیاتر نزیکمان دەکاتەوە لە دەسەڵاتێکی سۆسیالیستی لە دەسەڵاتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە شوراکان ئێمە ئەو ڕێگا هەڵەبژێرین ئەوە ئەزمموی کۆمەڵەیە لە جنبشی کوردستانە و ئەزمموی ئێمەیە لە خەبات و لە حتا لە جنبشی سەرتاسەریشە لەو جێگانەی کە دەستمان پێگەشت بێت ئەوە جوابی منە بۆ ئەو بەڕێزەمان زۆر سپاس کاک حەسەن یەک پرسیاری کەش هاتووە لە مەهاباد ئازاد لە مەهاباد نووسێتی سڵاو ماندوو نەبن تکایە بە کاک حەسەن بڵێن لە ماوەی ئەم چەند هەفتەیەدا کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆر خۆشحاڵن لەوەی کە هێزە سیاسیەکان زۆر پاڵپشتی یەک بوون و هاودڵ بوون پرسیارەکەی ئەوەیە تێتی ئێمە چی بکەین کە هەمیشە ئاوا هاودەنگ بن وە پاڵپشتی یەک بن قسەیەکی باشە من پێما بێ دەبێ ئەوە بکەن ئەوانەی کە خەریکن پاوانخوازیەکەن لە جنبشی کوردستانە ئەوانەی کە بە ناوی وتەبێژ یا بە ناوی ئەوانێکی ئەم مەسەلەن چەند لایەن بەیەکەوە هاوکاریەکەن و خەڵکی دیکە حەزبەکەن ئەوە بۆیشیان ناکرێت پیان بڵێن کاکی جان ئێوە ناتوانن بڵێن ئەو مانگرتنە فقط مەسەلەن ناوەندی هاوکاری بڕیاری داوە ئەوە نییە ئێمە ئێوە بەیەکەوە قسە دەکەین ئەوە نییە بەیەکەوە پەیوەندیمان هەیە ئەوە نییە بەیەکەوە دەبیر ئەوڵی کۆمەڵە لەگەڵ وتەبێژەکەی ئێوە قسە دەکات لەسەر ڕۆژەکەی لەسەر کاتەکەی لەسەر چۆن چەند و چوونەکەی بەیەکەوە قسە دەکەین چۆن ئەو خەڵکی دیکۆن چۆن کۆمەڵە حەزبەکەن ئەو قابلی حەزب نییە بۆی ئەگەر بمانەوێت لەو بابەتەوە هاوکاریە ئیدامەی بێ دەبێت بەری پاوانخوازی بگرین دەبێت بەری ئەوە بگرین کە کەسێک بڵێ من کردومە ئەگەر کۆمەڵەش کردی بەری پێ بگرن بڵێن کاکی جان وەختی ئەوە نییە حینێ لە انتخاباتێکە لە شرایطێکە هێزی خۆت ئیمکانی خۆت خەڵکی خۆت هەرچیەک هەتە پیرۆزە لە ڕێیتان هێناوە ئەوە ڕێیتان پێدەین بەڵام خەڵکی تر حەزف مەکەن لە ئاستی سەراسەریدا حیزبی کۆمۆنیستی کرێکاری هاتووە ڕاگەیاندنی داوە چۆن تۆ توانی حەزبیکە من هەر اختلافێکم لەگەڵی ببێت دەستی خۆش بێ بەخێر بێ پشتیوانی کردووە ڕاگەیاندنی داوە خەڵکی بە هەر میزانی خەڵکی هەیە پژاک هاتووە کۆدار هاتووە یەکێتی دموکراتەکان هاتووە ئەحزابی دیکە لە کوردستان و لە دەرەوەی کوردستانە هاتوون و خەریکن پشتیوانیمان لێکن ئێمە هەر بێن بڵێن ناوەند ئەخ نایەتەوە لەگەڵ ئەو ڕۆحی هاوکاریە بۆیەکانێت بە باوەڕی من بربەرەکانێکردن لەگەڵ ڕۆحی حیزبی گەرایی نەک جنبشی ئێمە وەکو کۆمەڵە وەکو حیزبی کۆمۆنی هەموو حەولمانەوەی بۆ جنبشی کردەوە بکەین جنبشی فکر بکەینەوە لە خزمەتی بزوتنەوە کە دابین ئەو بزوتنەوە سەرکەوێ ئێمە سەرکەوتوین ئەو بزوتنەوە شکست خوا هەمومان شکستمان خواردووە دەبێ ئەوە بزانین ئەوە مهمە ئێستا وەختی ئەوە نییە بەشەکەی خۆمان لێکەینەوە
ئەو خەڵکە سیاسەتی دروستت پێبێت شعاری دروستت پێبێت لە خزمەتی ئەو خەڵکەدابی باوەڕکە تەشخیصیان هەیە ئەوە فەرهەنگ و پروپاگەندەی دەسەڵاتدارانە وایەن لێکردووە کە خەڵکی ڕەش و ڕووت ناتوانن لە سیاسەتا دەخاڵەتکەن دەبێ حتمما سەری تاز بێت و کراواتێکی لەبەرا بێ و کۆت و شەرواڵێکی زۆر مۆدێرنی ببێت و حتمما نەبێت چەند زمانیش بزانێت جاتوانێت لە سیاسەتدا دەخاڵەت بکە نا خەڵکی فەقیر و هەژار نابێ بن بە پۆلووی ئاوری ئەو نوع سیاست مەدار و دەسەڵاتدارانە جا بۆ یەکانێ من دەڵێم بەری پاوانخوازی بگرین بەری من و حیزبەکەی من و تەشکیلاتەکەی من و ئەوانە بگرین ڕۆحێکی هاوکاری ببێ سبحەینێ لە انتخاباتی هەرچیەکی خەڵک ڕێیان پێدا شوراکانە پارلەمانە هەر کەسێک بوو بە ئەکسەریەت ئەوی دیکە بڵێ من خەباتێکی مەدەنیان ناکەم نەڵێ من نایەڵم ئیجازت پێ نادەم هەر ئێستا ئیجازت بە فڵان لایەن نادەمێتەوە کوردستان کاکە گیانەوە خەریکی چی دەکەن بە دوا ڕۆژی کوردستان بۆیە ئەو کۆدەنجیە ئەرزشمەندە ئەوەی کە ئەو بینەرە دەیڵێ بەڵام دەبێت لە بەرامبەری پاوانخوازی و منکردن و لە حاڵ و هەوای 58 زیندەگیکردن دەبێت لە مقابلی ئەوانەی شاڕاوەستین و بڵێن ئەو حاکمیت ئەمری خەڵکە دەسەڵات ئەمری خەڵکە ئەوەی کە فیداکاری دەکات قەرار نییە من بکە بە دەسەڵاتدار قەرار نییە بکە بە ئاغای خۆی تۆ بکە بە ئاغای خۆی قەرار وایە من تۆژۆک و خەڵکە ڕێیەکمان هەیە خۆمان کاندید کرد ئەگەر ڕێیان پێدایان کە خۆمان کاندید نەکرد بە ڕێدێن مە کاندیدێکی باش وایە من لام وایە دەبێت ئەوە بکەین و ئەوە هەوێنی ئێستەی بە سەرنجام گەیاندنی ئەو مبارزەیەمان چییە ئەو هاوخەباتی و هاودڵی و هاوڕۆحیەیە کە ئەلان دروست بووە و هەر کەسێک لەتمە لەوە بدا بە باوەڕی من هەم خۆی زەرەر دەکات و هەم لەتمە لە حرەکەتەکەمان دەدات. بەڵێ کاک حەسەن من پرسیارێکم نییە بەڵام ئەگەر بتانێت پامێک ڕووبە مانگرتوانی خەڵکی کوردستان و شوێنەکانی تر بدەیت چیان پێڵێ؟ من لەلایەن کومیتەی ناوەندی کۆمەڵە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە زۆر سپاسگوزاری خەڵکی کوردستانی سپاسگوزاری ئەو خەڵکەین سەرەڕای فەقیری سەرەڕای هەژاری سەرەڕای ئەوەی دەزانێت دوو ڕۆژ دوکانەکەی لەسەر یەکتری بەستووە ڕۆژی جمعایە تەحتێڵە ڕۆژی شەمە دوکان و بازار نەکراوەتەوە ئەو کرێکار و زەحمەت کێشانەی کە دەزانن کاری ئەمڕۆکەیان نانی بەیانیان دابین دەکات نەچوونەتە سەرکار ئەو خوێندکارانەی کە من لەگەڵ دەیان کەسیان لەم دوێن و پێرەکەەوە لە تەماسا بووم خوێندکارێ دەیکوت جاری دیکە ڕئیسی مەدرسەکەمان کە پەزیجیە مەعاونەکەی کوتەکاریان کردوی دەرگایان لێدا خستوین کە نەچینەوە چی بکەین نەچینەوە مەچنەوە وتی دێ ئەوە لە بەیانی و بەڕفەکانیشم دەڵێم لەو خوێندکارانە لەو دانیشتجوانە لەو ژنە ئازادی خوازانەی کە هەر دوێنێشەوەکە لە شارەکەی مەحسا بە هەزاران کەسیان پەرچەم و پەچەکانیان فرێدا ئاگریان تێبەردا لە شاری سەقز سپاسی هەمویان دەکەین سپاسی ئەو بە سەدان و هەزاران و سەدان دانیشگا بە دەیان هەزار دانیجوو دەکەین بە شعاری مەرگ بۆ دیکتاتۆر ئەمڕۆکە دانیشگاکانیان لەراندەوە لەرزاندیان ئێرانیان لەرزاند و نیشانیاندا ئەم دە 12 ڕۆژە دنیایشی لەرزان سپاسی هەمویان دەکەین سپاسی خەڵکی زایدان دەکەین کە پشتیوانیان کرد لە مانگرتنە خۆیان مانگرتنیان کرد و ئەمانە هەمووی دەرس و دەستکەوت بوون بۆمان هەر ئەو ڕۆکە وتم بەداخەوە گیانبەخت کردومان هەیە سەری ڕێز و نەوازش بۆ کاکە موختاری ئەحمەدی خۆشەویست بۆ گیانبەختووی دیکە و بۆ هەمووی گیانبەخت کردووەکانی لە ڕۆژی گیانبەختکردنی ژینای خۆشەویستمانەوە هەتاکوونێ ئێستا دادەنەوێنین درود دەنێرین بۆ خانەوادەکانیان و پیان دەڵێن ڕۆڵەکانی ئێوە بوون بە ڕۆڵەی ملیێنان کەس نەتەنیا لە ئێرانە لە ئاستی جیهانیدا هەر ئێستا زیاتر لە 100 ملیێنێک هەشتەگ لێدراوە بۆ ناوی ژینا یا مەحسا لە ئاستی دنیاییدا کە بێوێنەیە جنبشەکەمان چووەتە ئاستێکەوە دەبێ هەموو کەس شانازی پێوەکە بۆیە لە مەیدانمانەوەماندا خەباتکردنمان بە ئەشکالی مختلف بە شێوەهای جۆرا و جۆر کە باش و بە پێویستی دەزانین هەمووی ئەوانە ئەو ئەرسانن کە دەبێت کاری بۆ بکەین وەسپاسی هەمووی ئەو کەسانە دەکەین کە خەریکن زەحمەت دەکێشن لەوەیە کە دەرگای ماڵەکەی دەکاتەوە لەوەی کە سیگناڵی ماشێنەکەی لێ دەدا لەوەیە کە بریندارێک حەشار دەدا لەوەیە کە ساندویجێک دەدا دەیدا بەدەست کەسێکەوە سەر و چاوی بەسراوە لەوەی لەبەر دەرگای ماڵەکەی دووکەڵ دەکاتەوە گازی ئەشکاوەر نەچێتە چاوی منداڵەکانمانەوە سپاسی هەمویان دەکەین قەدردانیانین و پێم وابێ ڕۆژی سەرکەوتنمان ڕۆژی بە سەرنجام گەیاندنی زەحمەتەکانمان نزیک بۆتەوە درود بۆ خەڵکی کوردستان درود بۆ خەڵکی ئێران و درود بۆ تێکۆشەرانەی کە لە دەرەوەی وڵاتیش ڕۆژمێری دەکەن بۆ ئەوەی کە بگەڕێنەوە بەسەری بەرز بگەڕێنەوە ئێران هەمومان بەسەر بەرزانە بگەڕێنەوە و
و یەک بگرینەوە کۆمەلگایەکی ئازاد و ئینسانی و بە دوور لە ئاخوند و ئاین و سەرکوت و دژی ژن کۆمەلگایە کە شایستەی خەڵکی کوردستان و ئێران بێ ئەوە دامەزرێن و سوپاسی ئێوەشەکەم. بەڵە زۆر سپاس کاک حەسەن ئەم هاوڕێ ئازاد کە لەم هاباتەوە پرسیاری کرد نووسێتی تکایە دەستخۆشی لە کاک حەسەن کە بۆ ئەم وڵامە گونجاوی کەدایێتەوە بەڵام دوو پرسیاریکە هاتووە نازانم ئەگەر هاوڕێیان لە بەشی ئۆتاق فەرمان پێم بڵان ئەگەر کات هەبێت بە داوایان کردووە ئەم دوو پرسیارەش لە هاوڕێ حەسەن پرسی فەرموو. بەڵێ کاک حەسەن دوو پرسیار هاتووە بام پرسیاریان فعلا پرسم نووسێتی پرسیارێکم لە هاوڕێ حەسەن هەیە ئایا هاوکاری لەگەڵ سەڵتەنەت تەڵەب و ئیسلاح تەڵەب بۆ تەشکیلاتی خۆمان بە زەرێری جوڵانەوەی خەڵکی ئێران نییە؟ ئێمە هیچ هاوکارێکمان لەگەڵ ئەوان نەکردووە بەڵام خەباتێکی جەماوەری کە دەست پێ دەکات بە هەزاران و بە دەیان و بگرە سەدان هەزار کەس بێت مشای دەرەوەکەن لەناو پەرچەمەکانە پەرچەمی ئێمە تێدایە پەرچەمی پژاکی تێدایە پەرچەمی حیزبی دموکراتی تێدایە پەرچەمی ئەو لایەنانەی تری کۆمەڵی زەحمەتکێشان و کۆمەڵی شۆڕەژێری تێدایە کۆمۆنیستی کرێکاری تێدایە پەرچەمی ڕایکاری ئەوەی چەپە تێدایەتی ڕاستیشی تێدایە ئەلەو شەرایەتەیە کە بزوتنەوەی کۆمەڵایەتی وەڕێکەوێ کەس ناپرسیەوە کاکم پەرچەمەکەم نابمە لای پەرچەمی فڵان کەسی دیکەوە بەڵام واردی ئێتلاف بوون ئەوە دەبێت دوانێ لە یەک جیاکەینەوە کەسێک کە مەسەلەن ئاگاهانە بچێت لەگەڵ ئەوان ئیتلاعیەیەک بدات لەگەڵ سەڵتەنەت تەڵەب لەگەڵ نازانم لایەنی ئاینیەکان لەگەڵ ئیسلاح خوازان ئەوە مۆزعێکی سیاسیی تر ئەوە شتێکی دیکە ئێمە ئەوەمان نەکردووە بەڵام ئەگەر مەبەست ئەو کۆبوونەوانەیە چ لە ناوە چ لە دەرەوە دەکرێت لە کۆبوونەوەهای جەماوەریدا ئەوە هیچ مانعێک نییە و مەدانەکە مهم لێرەدا چییە؟ مهم ئەوەی کە پێ دەڵێن ڕاهبەریەکەی ئایا ڕاهبەری و حرەکەتە بەکێیە؟ هەڵسوراوانی ئێمە سوسیالیستەکان دەبێ حەول بدەن شعارەکانیان دروشمەکانیان ئەویش نەک بە زۆر بەڵکو بە حەقانیەت بە قانعکردن بە کێشانی خەڵک بۆ لای خۆت بەوانە دەبێت دروشمەکان بکەی بە جەماوەری بەوەی ئەتوانی سەڵتەنەت بخەیتە حاشیەوە و بیریان بێنینەوە 50 ساڵ دەسەڵاتی ڕەشی سەڵتەنەتی لە ئێرانە کە من پێم وابێ سەڵتەنەت لە ئێران شانسی نییە دوو بێتەوە لە عێراق حەولیان وەدا بنە ماڵی هاشمی بێننەوە دوای ڕوخانی سەدام حوسێن بەکوێگەی لە ئەفغانستانە حەولیان بۆدا سەڵتەنەت بێنەوە زایر شاو کێو و هێنایەن و بردیان و بەڵام پێم وابێ لە ئێرانیشە شانسیان نییە ئیسلاح تەڵەبان بەشێکن لە دەسەڵات بەشێکن لە حکوومەت ئەوانە تا ئەمڕۆکەشی لەگەڵ بێ خۆیانیان مادداوە بیانەوێ لە شەرایەتێکە حتا من بە بەعیدی نازانم جمهوری ئیسلامی گۆڕی کەوتە لێژیەکەی بەرەو خوار میر حسین و یا حسین و ئەوانش دەست پێ بکاتەوە ئەوە سەممە دەبێ ئاگداری ئەوانە ببین کە ڕووبی بێننەوە کە افتخاری ئەوە بەدەستی خۆی ئیمامەکەیانی شۆردووە دەبێ موازبی ئەوانە ببین بەڵام ئێمە ئەو لایەنە نیر کە بچین لەگەڵ ئەوانە ڕاگەیاندن بدەین یا پشتیوانیان لێ بکەین ئەزمموی ئەوانەمان هەیە بۆیە ئەبێ و دوانێ لە یەکتری جیا بکەینەوە وەکو هەڵوێستێکی سیاسی لەگەڵ یانە واردی هاوکاری و پرۆتۆکۆل و ئەوە بی لەگەڵ ئەوەی لە شەقامێکا کە هەزاران سپێنین لەوانێت تاران بێتین بە ملیۆنی دەدا دەبێت ناتوانین لێ بڵێ تۆمەی و تۆ بێ ئەوانە ئەو حرەکەتی جەماوەری و بەری ئەوە ناگیرێت پرسیاری دووم فەرموو. بەڵێ کاک حەسەن پرسیارەکەی کە کاوا لە هۆلەند پرسیارێکی کردووە نووسێتی تکایە بە کاک حەسەن بڵێ ئەگەر لە داهاتوودا کوردستان پێویستی بێت هێزی چەکداری بێت لەگەڵ هێزەکانی تر ڕێکەوتن هەیە هێزی سوپای ملی کوردستان ڕێک دێنن ئەمە پرسیاری بینەرێکە نازانم سوپای ملی کوردستان یا چ ناوێکی دەبێت کێشە لەسەر ناو نابێ بەڵام من ئەوە دەزانم کە کوردستان لە بواری مەسئلەی چەک و باتەوەجه بۆی کە هێزی چەکداری متعدد هەیە 10 حزبی چەکدار هەیە باتەوەجه بۆی کە خەڵکێکی زۆر لە کوردستانە چەکدارە جیا لەوەی کە ئەو سوپایە یا هەر هێزێکی تر دروست دەبێ ئەگەر تەنسیق نەبێ ئەگەر هاوکاری نەبێ ئەگەر بە تەفاهم نەگەین لەگەڵ حیزبەکان من تەسەورێکی باشم یا ئومێدێکی باشم لەو بابەتەوە نییە بۆی ئەوە زەرورەتە کە لەو بابەتەوە مەسەلەن ساڵهای لەسەری کار دەکەین بەداخەوە لایەنەکانی تر گریان تێخستووە ئەز جملە ئەوەی کە دەستبردن بۆ چەک لە اختلافاتە دەبێ ئەوە بڤە بێ دەبێ ئەوە مەنعکراو بێ دەبێ ئەوە تاوان بێ هەر کەسێک بیکە هەر حزبێ بەیەکەوە معلومە خۆی استراتیژی ئێمە لەگەڵ ناوەند جیاوازە لەگەڵ پژاک جیاوازیمان هەیە لەگەڵ حتا لەگەڵ حزبی کۆمونیستی کرێکاری تەفاوتایەکمان هەیە بەیەکەوە هەروش لەمان بخۆشمان دەڵێن کۆمونیست بەڵام ئەوە هیچ گوناحێکی نییە بە قەڵەم قسە بکەین با لە دیالۆگ ئێستا 100 بریە
ئێوە دوو نەفەری ترتان لەم حیزب و حیزبان کردای بێک و دیالۆگمان کردایێت جامعەکەمان فێری و لە دنیای دەرەوە چ دەکەن لە تەواوی ئوروپا دوو نەفەر چەکی پێ نییە مەگەر کەسانێکە بە ئیجازەی پۆلیس بێ نابەرین نازانم ئەو سپایە ئەو بەڕێزە دێڵێ کاکاوە یا چ شتێکی تر بەڵام ئەوە دەزانم کە دەبێ هاوکاری ببێ دەبێت تەفاهم ببێ دەبێت دەستبردن بۆ چەند قەدەغە بێ دەبێ هێنانی پشتیوانی بە ناوی دەوڵەتی دیکە هێزی دیکە بۆ پشتیوانی ئەم حیزب و حیزب دەبێ قەدەغە بێ ئەوانش بە چیەکرێ ئەوەش بە باوەڕی من بەوە دەکرێت کە خەڵکی کوردستان لە سەحنەی سیاسیا بێ بە هەر میزانی خەڵک لە سەحنەکەدا بێ براوین بە هەر میزانی خەڵک لە سەحنە دوورکەوێتەوە هێزی چەکدار زاڵە بێ ئەوە خەتەرە بەڵکو دەبێت شوراکان حاکم من تەنانەت بۆ ئێمە بۆ دوا ڕۆژی کوردستان بەرنامەی کۆمەڵاوەیە کە شار لە هێزی چەکدار داماڵدرێ هێزی چەکدار هەر لە ئێستەوە خەڵکی قیام کردو دەبێ بڵێن هێزی چەکدار لە دەرەوەی شارەکان بێ پۆلیس ئەوەی کە لە دنیادا هەیە بە پۆلیس ئەمنیتی شارەکەمان پارێزێ ئەو حیزبە بنکەی هەیە بارگای هەیە هێزی هەیە پادگانی پێەیە با لە دەرەوەی شارەکان بێ قەرار مەرزەکان پاو قەراری هێزی سەر ئەو هێزەی کە دەچێتە ناو شارەکان بۆ سەرکوتە ناڵێم خۆ لە ڕۆژەکانی ئەوەڵی ڕاپەڕین ئەوە دەکرێت بەڵام دەبێت کارکەین بۆ ئەوانە ئەوە بەرنامەهایە کە کاتی دەوێت بەڵام کۆمەڵە لەو بابەتەوە بەرچاوی ڕۆشنە کۆمەڵە لایەنێکە کە لە خزمەتی خەڵکدایە و بە دڵنیاییەوە تا و جێگای بە ئێمە بگەڕێتەوە ئێمە هەوێنی هاوکاری دەبین بە هەموو جیاوازیەکانەوە بەڵام حولیشمان ئەوەیە کە دڵۆ پێخوێن لە لوتی گەنجێکی کوردستانی نێت و لە ئێرانیشە بەهۆی جیاوازی فکرەوە جیاوازی فکر بۆ خۆت من کۆمۆنیستم دانێتتر مسلمانە نە من بەرماڵەکە لە ژێر پای ئەو دەرەکێشم ناویش بۆی هەیە فتوا بدا دەبێ من بکوژن چون کاشێتی کۆمۆنیستم هەروەکو یەک وایە ئەو دوان هیچمان نەقمان نییەوەکەی بنابەرین بۆ ئێمە مەسلەی ئەوەی کە ئەو تەجروبە تاڵانە تێکرار نەبێتەوە هاوکاری ببێ پێم وابێ ئەوە جزوی زەروریاتەوە کمیتەی ڕاهبەری کۆمەڵە لەو بابەتانەوە ساخە لەگەڵ لایەنەکانی کەش قسەمان کردووە هیوادارین بە نەتیجەیش بگات کە لەو بابەتەوە تەفاهمێکیش ببێت بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسان ڕەحمان پەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەومان بووی سپاس بۆ ئێوەش کاکە ئەمیرجان هاوکارانتان و شاد زۆر سپاس بەڵێ بینەرانی ئازیز کاتی بەرنامەکەمان زۆر نەماوە لە دوای مندا هاوڕێی هاوکارم کانی کەرەمپور دێتێرە پەیامی کمیتەی ناوەندی کۆمەڵا بە بۆنەی سەرکەوتنی مانگرتنی گشتی ئەمڕۆ شەممە نوێی مانگی ڕزبەری 1401 هەتاوی کە لە کوردستان بەڕێوەچوو بە فارسی بۆتان دەخوێنێتەوە ئەم مانگرتنە ئەمڕۆ کە ئاوا سەرکەوتوانە بەڕێوەچوو لاپەڕەیەکی تر لە مێژووی خەباتی نەبن نەهاتووی خەڵکی کوردستانی زیاد کرد ئەم سەرکەوتنە پڕ بەدڵ لە هەموو خەڵکی کوردستان پیرۆز بێت و هەر بژین بە سەربەرزی تا دیدارێکی تر هەر شاد و سەرفراز بن
پیام کمیته مرکزی کامله به مناسبت پیروزی شکوهمند اعتصاب عمومی در کردستان. مردم رزمنده کردستان، مردم آزادیخواه ایران، روز 9 مهر ماه 1401 صفحه درخشان دیگری به مبارزات ریشه‌دار مردم کردستان اضافه گردید. اعتصاب قاطعانه شما جوابی دندان شکن به جمهوری اسلامی بود که اقدامات جنایتکارانه و ماشین کشتارش را در خیابانها و در خارج مرزها متوقف نمی کند. پاسخ کوبنده مردم حق طلب و آزادیخواه کردستان به فراخوان اعتصاب عمومی آشکارا نشان داد که چه اراده محکمی در پشت مبارزه جهت رسیدن به پیروزی در کردستان خوابیده و چه نیروی توده‌ای و چه توانی در سراسر ایران به کار افتاده است تا جامعه ایران را از چنگال رژیم اسلامی رها سازد. اراده و توانی که دستمایه پیشروی‌های آینده خواهند بود. مردم کردستان و سراسر ایران نشان دادند که به حق شایسته آنند تا در جامعه‌ای آزاد، برابر و مرفه و در امنیت و آسایش زندگی کنند. آنها نشان دادند که دیگر اجازه نخواهند داد که حقوق اولیه و انسانی و کرامتشان پایمال شده و حاصل دسترندشان غارت شود. ما می‌دانیم که تا رسیدن به پیروزی سرنوشت ساز راه‌های پرپیچ دیگری پیش پای ماست که باید همه نیروی خود جهت پیمودن آن را گام به گام به میدان آوریم. پیروزی اعتصاب سراسری 9 مهر ماه گامی محکم و پیگیرانه در آن مسیر بود. این پیروزی بر شما مبارک باد. کمیته مرکزی کامله سازمان کردستان حزب کمونیست ایران 9 مهر ماه 1401 برابر با 1 اکتبر 2022. سیاسی به امید شکستن همه زندونا و به امید اینکه روزی تو هیچ جای جهان زندان نباشه. امروز همه ما هم صدا، بله حتما امروز همه ما هم صدا با همه مردم ایران از کردستان اعتصاب کننده امروز گرفته تا خیابان‌های شلوغ مراکز کشورهای اروپایی هم صدا با هم این رژیم باید به گور سپرده بشه. این انقلاب آینده ایران، انقلاب آزادی زنان، انقلاب رهایی و حقوق کارگران و انقلاب بازم برای اینکه این خبر خوب تکرار کنم، زندان سنندج شکسته شد. دست بوسیدن برای خواهرم، خواهرت، خواهرامون، برای تغییر مساک پوسیدن. سیاسی به امید شکست